خی گەورە میهرەبان سڵاوی خۆتان لەبێ بینەرانی زوو و خۆشەویستی پێیان خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە شەوانی پیرۆزی ڕەمەزاندا هاتوینێتەوە بۆلاتان لە بەرنامەیەکی نوێی مانگی من بە یارمەتی هەموو هاوکارانمان هیوادارین شەوێکی پڕ لە خێر و خۆشی بەڕێ بکەن و ئەمڕۆژ کۆمەڵە بورگە و بابەتان بۆ ئامادەکردن و لەگەڵ هاوکارم شوان پێشکەشتان دەکەن. زۆر سپاس هۆنیا خان بە ناوی خی گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێت. ئەم شەویش لە پرۆگرامی مانگی من دوو بابەتی تایبەت و هەروە کۆمەڵێک بیتیشمان بۆ ئامادەکردوون لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت بزانین ئەو ئیعجازە زانستیانە چین لە بەڕۆژووبوون وەروە ڕۆژوگرتن لە قورئان و لە سونەت قسە و باز لەسەر ئیعجازی زانستی دەکەین بەگشتی وەروەها بە تایبەتیش بابەتی بەڕۆژووبوون. بەڵێ تەوەرێکی ترمان کە تەوەری دووەمە تایبەت کردووە بە باسکردن لەسەر بەخشین و هاوکاری وەک دەزانین ڕەمەزان دەرفەتێکی زۆر گەورە و زێڕینە بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت ئەم مانگە ببنەوە و ببنە هۆکارێک بۆ خێر و دڵخۆشکردنی کەسانی تر بۆیە تەوەری دووەممان لەگەڵ مامۆستایەکی ئاینی دەبێت باز لە بەخشین دەکەین چۆن بتوانین ببەخشین و ئەجر و پاداشتی بەخشین چییە سەرتاش دەچینە لای نەوبڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵێ ئایزان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە ئیعجازی زانستیەکەین ئیعجازی زانستی بە ڕۆژووبوون لە قورئان و سونەت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەجات عەباس زەنگەنا پزیشکی پسپۆڕی ئێسک و شکاوی و جونگەزانی لە هەمان کاتیش توێژەر یاخود لێکۆڵەر لە ئیعجازی زانستی لە قورئان و سونەت کاگتۆر زۆر بەخێر بن. سپاس دەکەین کە بەم کاتەش ئێمە ئازیەتمان دایزانین سەرخاڵی و ماندووی بەخێر بێت. سەلامەتی دکتۆر گیان سپاس دەکەین. داخوال لە کەرکووکەوە تایارە یاخوا بەخێر بێت. دکتۆر لەم شەوە پیرۆزە و لەم کاتەیە یانی پێشەوەی بچینە ناو بابەتەکەەوە ڕەنگە لای زۆر کەس پرسیار بێیان هەنێک زانیاریان هەبێ ئەگەر بە شێوازێکی گشتی کە دەڵێن ئیعجازی زانستی لە قورئان و سونەت بە دیاریکراوی مەبەستمان لە چی یاخود بەچی دەوترێت ئیعجازی زانستی لە قورئان و لە سونەت. بڵێ وەکو ئیعجازی زانستی ئایا پێویستیان پێویستیان پێناسەکەی چی ئیعجاز زانستیانی ئەوەیە کە ئەو شتە زانستیانی کە لە قورئان و سونەتە هەیە باس بکرێ بە شێوەیەکی ئیعجازی چۆن ئیعجازیانی لە تااقەتی مرۆڤان نییە لە تااقەتی بەشریەتیان نییە شتێک پێش 1400 ساڵ زانستیەکی زۆر گەورە باس کراوە ئێستا اینجا بۆمان دەرکەوتووە بەڵام خۆی لە قورئان و سونەتە باس کراوە ئەوەیە ئەوانە هەڵەخۆزین و پیشانی خەڵکیین بەڵێ چەند کەسی هەیە ئەڵێ هەر ئیعجاز نییە طبعا ئەو فکرێ لەکوێوە هاتووە کە ئەڵێ ئیعجاز نییە بڵێ ئەوانش مسلمانن کاکەم هیچیش لە ئیسلامیان نییە هەر لە ناو مسلمانانە خۆی هەیە قایل لە بە ئیعجاز هەیە قایل نییە بە ئیعجاز بۆچی چونکە وا ئەزانێ چەند شتێکیش کراوە لە ئیعجازە مەسەلەن چەند کەسێ دێ ئايات و ڕاوەی ئايات و حەدیسەکان مل جێڕکاتەوە بەرەو تیۆری زانستیەکان ئەیان بە شتیوان نییە کاکەم تیۆری زانستی هەر خۆی لە خۆیان تیۆریە بەڵام حقائق هەیە شتێک هەیە تەواو بۆتە حقیقەتی زانستی اینجا ئەوە کە مقارنە بکەین بە مێژووی ئیسلامی خۆمانەوە لە قورئان و سونەتە کە بینین ئەو کاتە هەیە ئەویان باسەکەین خۆمان پێویستمان بە ئیعجازی زانست نییە کە باسی ئیعجازی زانستی کەواتە کاک دکتۆریانی ئەوەی بۆی بینەرانیش باشتر تێبگەن مەبەستمان لە ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە کۆمەڵێک ڕیوایەت و کۆمەڵێک زانیاریمان هەیە پاش ئەوەندە ساڵ ئێساکە زانست کۆمەڵێک شت کەشفەکە کە ئەمانە بەراورد دەکەینەوە بۆ زانیاریانە لێرە باس کراون ئەمە ئیعجازی زانستی قورئان و سونەتە وەکو هەر نمونەیەکی زۆر سوک کاتی خۆی لە کۆلێژی پزیشکی تەلەبە بوون باسی حەدیسێک کرا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مێشێک ئەگەر کەوتە ناو ئاوی یەکێکتانەوە یان شتێکش لەبێ ئەو مێشە بخرێتە ناو ئاوەکە و بە تەواوی دوای فڕە بدرێ و ئاوەکە بخورێتەوە یان ئەو شلێ بخورێتەوە فڕە نەدرێ ئەوە وەکو پزیشک کەس قبوڵی ناکە مێ شتێکی پیسە بەکتریا شتێکی زۆر لەسەر گیانە ئەو کاتە زۆربەی مسلمانان شەرمەزار بوون کە باسی بکەن نەئەتوانی بڵێ حەدیسەکە صحیح نییە چونکە حەدیسی صحیحە وەکو ڕیوایەت و ئێمە وەکو مەتن و سەنەد هیچ عیبی نییە ناتوانیش بە زانستی باس بکەیت چونکە مێ شتێکی پیسە بەکتریای هەمووی
ئەیچی ئەڵێ کەواتر دواتر زانست سەلماندی بەڵێ زانست سەلماندی و ئێستا توێژینەیەکی زۆر گەوری لەسەر کراوە پزیشکێکی ئوسترالی دکتۆرایەکی گەورە و گلیای لەسەر ئەوە کردووە کە زۆربەی ئەو شتانی کە لەسەر جانی مێشە ئەکرێ بە چارەسەر بۆ نەخۆشی بەکتریاکان کە خۆی لەسەر مێشیش خۆی بەکتریا هەیە. طبعاً شتێکی زۆر فراوانە ئەگەر باسی بکەین بەڵام ئەوە ئیزا ئەوان سەلماندیان بەڵام ئەوانەی کە مسلمان بوون بە حەق ئەیانوت بابە ئێمە قسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلم سەر و سەرچاومان ئەو سنەتە ئێمە ئەیکەین ئەگەر زانست بیسەلمێنن نیسەن چکە ئێمە مسلمانین بەڵام خوا سبحانه وتعالى خۆی فەرمی لە قورئانە سنوريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق سنوريهم يعني بۆ ئەوان ئەی مسلمان تۆ پێویستی پێ نییە بزانی چ سوودێک لە ڕۆژوە هەیە بۆی بە ڕۆژوبی پێویستی پێ نییە بزانین چی سوودێک لە نوێژە بۆی نوێژ بکەیت چونکە تۆ خۆت مسلمانی خۆت تەسلیم کردو بە دینی خوا بە شەرعی خوا شەرعی خوا لە ژیانی خۆتا و لە دنیاتا و لە ماڵ و مناڵت و لە وڵاتتا هەمووی هەر تەنها مای سوودە بۆ تۆ ئەو کاتە خۆت ئەیکەی پێویستی ئەو نییە بۆ بسەلمێن بەزانست بەڵام ئەم شتانە لیەطمەئینە قەلبی زیادە متمانەیەەکە یان بۆ ئەو کەسانەی نوریهم بۆ کەسانی کەمێ دوورن لە دین بۆی زیاتر نزیکیان کەینەوە بڵێن بابە ئەوە بە زانستەکەیە کە تۆ باسی زانستەکەی ئەڵێ دژی دینە نەخێر زانست لەگەڵ دینایە کە چکە زانست خالقی خوا سبحانه وتعالى خالقێتی دینیش خوا سبحانه وتعالى خۆی بۆمانی داگرتووە شەرعی خۆش هەر لە خوایەوەیە هەردووکی یەک بنەمای هەیە هەردووکی یەک سەرچاوی هەیە لەبەرەوە ئەبێ بکرێ بەیەک کاتە دکتۆر با بگەڕێنەوە سەر کڕۆکی بابەتەکە کە ئیعجازە ئێمە باسمان لە ئیعجاز کرد با ئێستا بزانی ئیعجازی ڕۆژوو چییە واتە لە قورئانە چۆن ڕۆژوو باس کراوەوە چۆن لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە کراوە طبعاً ئەگەر باسی سوودەکانی ڕۆژوو بکەین 200 بەبانەوەی کە سەلمێنراوە بە هەموو تۆژونە زانستیەکان بەڵام باسی بەشی لە ئاەتێکەکەین وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون بۆ ئەو کەسانەی کە ڕوخسەتیان هەیە بە ڕۆژوو نەبن ئەگەر بە ڕۆژوو بن باشترە ڕاوێ ئاەتەکەوایە تەفسیری ئاەتەکەوایە بۆچی بە ڕۆژوو بن باشترە طبعاً چەندێ مسلمانان باسییان کرد چەندێ ئیمانداران باسییان کرد کە ڕۆژوو شتێکی زۆر سوود بەخشە توێژینەوەی زۆری لەسەر کرا توێژینەوە کامەن لە جیهانە وەرنەگیرە ئەو شتێکی تەحەیوزە شتێکی پێوتەی کەیل بیمیکیالین مسلمان شتی لێوەرناگرێ غیری مسلمان لێوەرگرێ هەمان ئەو توێژوانە کابرایەکی غیری مسلمان کردی کە ناوی یۆشینیری ئۆسۆمیە یۆشینیری ئۆسۆمی پرۆفیسۆرێکی یابانیە ساڵ 2016 تقریبا 4-5 ساڵێک لەسەر ئاستی خەلیە لەسەر ئاستی خانە ئیشی کرد لەسەر ئەوەی کە بزانین برسێتی و ڕۆژوگرتن چی لەو خانانە ئەکا کە لە 16 ساعات لە 8 بۆ 16 ساعتێکی خواردن نەخوا چیەکەن ئەو خانانە چەند خانەیەکی تایبەت هەیە لە جانە ئەگەر زیاد برسی بووی طبعا جان چالاکە خۆی مەشغولی چالاکی خۆیەتی پێویستی بە دووشتە پێویستی بە وزەیە پێویستی بە کەرەستەیە وزە لەکوێوە بە چوری جان ئەشکێنێ ئەو چوریانە ئەبێ بە شتێک پێوتێ کیتۆن بەدی هەم دژی هەوکردنە لە جیانە مزادی ئیلتیهابە هەمان کات ئەبێتە خواردن بۆ جان بەڵام کەرەستەکە لەکوێ دێنێ ئیشەکە لەسەر ئەوە کرا ئەو کەرستەیە لەکوێ دێنێ چەند خەلیە لە جانە هەیە بە دوای ئەوانەی تراگەڕێن ئەوەی کە نەخۆشە نەخۆشی بەکتریایە ئەوەی کە نەخۆشی ڤایرۆسیە ئەوەی کە نەخۆشی سەرەتانە کە شێرپەنجەیە ئەمانە هەمووی ئەشکێنێتەوە ئەوەی کە خەلیەی کۆنە ئەختیارە بەڵام بێسوودە ئەختیاری سووددار هەیە ئەختیاری ئەوەی مەشغولی زاکرەیە ئەو ئەمێنێتەوە هیچی لێ ناکرێ ئەو ئەختیارەن کە بێسوودن لە خەلیەکانە ئەم چوار جۆرە لە خەلیە ئەشکێنرێ ئەکرێ بە کەرەستە واتە تۆ نەخۆشەکەی لە کۆڵ کردەوە ڤایرۆسەکەی لە کۆڵ کردەوە بەکتریاکەی لە کۆڵ کردەوە شێرپەنجەکەی لە کۆڵت کردەوە هەموویشی کرد بە کەرەستە بۆ ئیشەکەت ئەمە شتێکە پێوتری ئۆتۆفاگی 2016 جایزەی نۆبلی لەسەر برد یۆشینیری ئۆسۆمی جایزەی نۆبلی لەسەری برد کە جایزێکی زۆر گەورەیە بەڵام کە باسمان کردوتمان بابە ئەوە ڕۆژووی ئێمەیە کە ئێوە باسیەکەن ئەو نەسوودە جاران باسمانە کرد وتیان نەخێر ئەمە شتێکە خۆمان ئێڵێن تەواو باسی مەکەن نە ڕۆژوویە نە شتێکە ڕۆژوویەکە لە کۆنەوە هەیە بەڵام لە ئیسلامە ڕۆژەکە زۆر تایبەتە تۆ خواردن ناخۆی ئاویش ناخۆی قەناعەتیش پێ دڵت پێی خۆشە هەر شتێک بڵێ هەر شتێک دڵت پێی خۆش بوو زیاتر بە دوای پاداشتی ئەگەڕای سوودەکەی زیاترە بێ ئەوش هەموو تۆ ژنوێ چکە تۆ هۆرمۆناتی دڵخۆشی بەرزەبێت و سوودەکەی ئەزعاف ئەبێ ئەگە هۆرمۆناتی پەسیبێ بە زۆر پێت کرابێ سوودەکەی کەمە بێ کەواتە کاک دکتۆر باسی ڕۆژوومان کرد ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ قورئان وەروا سونەتی پەیامبەری درودی خوای لەسەر بێ ئێمە ڕۆژی سنەتی دووشەمان و پێنجشەمانواتە لە هەفتەیەک کە
بە درێژایی ساڵ بە درێژایی ساڵ 2 ڕۆژی ئەگەر بە ڕۆژوبی باشتر یعنی واجبێک نییە فەرزەکەت لە مانگی شەڕ ڕەمەزان یان بوون ڕۆژی عەرەفە کە عادەتەن جەژنان خواردن زۆرە تۆ ڕۆژێک پێش هەوەکوی خۆت بۆ ئامادە بکەیت کەواتە ئەمە لە ڕووی ئاینیەوە ئۆکەی ئمە سنەتە و فەرزە بێ بیکەی بۆ مسلمانێک چه ئێعجازێکی زانستی لەمەیە هەیە من بانی چ خێرێکم دەستکەوێ هەفتەی 2 ڕۆژی نان نەخۆم یان ساڵی 1 مانگی نان نەخۆم یان پێش بۆنەکان بە ڕۆژوو بم ئەمە لە ڕووی زانستیەوەیش تەفسیرێکی هەیە یەکەم هەر جیهازێک هەر ماوەی جاری پێویستی بە شتێکە پێوترێ ڕیستارت تازەیەکەی تۆ ڕیستارتکردنی گیان چۆنە چالاکی گیان زۆربەی بە ڕۆژە بە تایبەت چالاکی خواردن ئیسراحەتی گیانش بەشەوە تۆ لە هەفتەیەکە 2 ڕۆژ ڕیستارتی پێەکەی چالاکیەکەی ئەکەیتە شەو ئیسراحەتەکەی ئەکەیتە ڕۆژ بە تایبەت گەدە و کۆندامی هەرس کە سەتا هەفتای بەرگریجان لەسەر ئەوەیە سەتا هەفتای بەرگریجان لە کۆندامی هەرسایە طبعا خوێنێکی زیاد بۆ هەموو کۆندامی هەرسەچێ ئەگەر مەشغوڵی خواردن بێ کەم بۆ جگەرەچێ بەڵام کە مەشغوڵی خواردن نەبوو زیاتر بۆ جگەرەچێ و سوودێکی زیاتری ئەبێ ئەوەیە تۆ ڕیستارتێکی گیانەکەی بەرگری گیان زۆر بەرزەکەی تۆ ئەوانەی کە دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بن گیانیان باشترە و سیحەتیانی زۆر باشترە زاکیرەیانیش باشترە ئەوە بوو کە واسمان کرد خەلیا ئەختیارەکان ئەچێ بەڵام ئەوانەی کە مەشغوڵی زاکیرن ئەمێننەوە زۆر باشە کەواتە کاک دکتۆر وەکو مسلمانێک ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە جێبەجێیەکەین بەڵام بێخەبەر لەوە لە پشتی ئەم ڕێنمایانەوە بێ حکمت نین یعنی ئەتوانین بپرسین هیچ یەکێک لەو عیبادەتانەی و پەرستشانەی ئێمە یکەین بێ حکمەتین ئیلا حکمەتێکی لە پشتە بۆ نمونە مەسەلەن زۆر جار ئەوانەی کە باوەڕیان بە ئاینیە تالیقما یانی چی بڕۆ دەست بشۆ وەرە و نوێشکە و بۆ بەیان نەزووە و یان بە نیوە ڕۆواز لای کۆمەڵێک تعلیقاتی تر بۆ نمونە یانی چه هونەرێکی تایە من هەیج نەخۆم و نان نەخۆم و خۆم بگرمەوە لەمانە ئیسە باسی خواردنەکەمان کرد کە شتێکی پێوتری ئۆتۆفاگی ئەوە یەکە باسمان کرد کە خۆ خواردنی خانەکان ئەو خانە خراپانە لیجان دەرەچێت بۆ بینە ئەویان بڵێ تاکە ڕێگایە ینی بەو شێوەیە زۆر زانستی و سەرکەوتو تەنها ڕێگایە بەڵام شتێکی تر بۆ باسەکەم زۆر لەوە سوکترە ئێستا هەر ئەو کۆرۆنیای کۆڤید-19 کە بەسەر جیهانە ڕۆژ کێشێکی زۆر گەوری نایەوە لە وڵاتی خۆمانشە کێشە بوو بەڵام کێشێکی گەورە نەبوو لە هەموو وڵاتە فەقیرەکانی موسڵمانەکانە کێشەی گەوری نەنایە کەس پرسیاری کرد بۆچی تەمان توێژینەوەی لەسەر کرا بەڵام توێژینەکان ئیعلان ناکرێت گە بەناو ئیسلامەوە بێ ئەترسن ئیسلام زیاتر بەرز بێتەوە کاتە هۆکارەکەی چییە؟ یەکێ لەوانە دەستنوێژ بوو دادەکات دەستنوێژ دوای ئەوەنە ساڵ 2 ساڵ 3 ساڵ بە کۆڤید-19 بووین گێژ بووینە دوای توێژینەوە هەمووی ئەڵێ ئەگەر بتوانین لە ڕۆژێکە 3 جار تا 5 جار دەم و لوتت بشۆی زۆربەی ئەو هەوکردنەکە مەکەیتەوە هێرەوە بۆ وڵاتە فەقیرانەیەکی بەسەران نهات ڕەحمەتی خوا هەمووی دەستنوێژگرن هەمووی دەست بنوێژن دەستنوێژ کە دەم و لوتە شوی شتێکی زۆر گرنگە توێژینەیەک ساڵ 2011 لە ئەمریکا بووین لەوێ لە یەکێ لە کۆنفرانسە گەورەکانە بووین هیزگای 1000 پزیشک لەوێ بوو ئەوانیش هەمووی سپۆرم لە بواری جونگەزانیە گۆڕینی جونگە زانکۆیەکی گەورە و شوێنێکی مؤسسەیەکی گەورە وەکو مایۆ کلینیک کە ئێستش موقعی مایۆ کلینیک موقعێکی زۆر معتەبەرە لە عالەمە نزگەی 5 ساڵ ئیشیان کرد لەسەر توێژینەیە کە ئەگەر بتوانی پزیشک و نەخۆش لە ڕۆژێکە 3 جار بۆ 5 جار دەم و لوتیان بشۆن پێش نەشتەرگەرێکە بۆ ماوەی 6 ڕۆژ تا 10 ڕۆژ هەوکردن زۆر کەمەکەنەوە کە باسمان کردمان بامە ئێمە خۆمان لە کۆنەوە ئەو شتاکەین باقلیانەوە ناچوو بابا مسلمان هەروایە لە ڕۆژێکە 3 جار تا 5 جار هەر دەم و لوتیان ئەشۆن ئەوەیشە کە هەوکردنەکان کەمەکاتەوە لەخوا بەزیاوی ئەوش ڕەحمەتێکە لە خوا سوبحانه وتعالى شتێکی زۆر چووکە کە ناوی ڕۆژووە دکتۆر کاتە چ جیاوازیەک ڕەنگە بەڕێستان زۆر زانیاریتان لە بابەتەکە هەبێ بۆ پێی کە خۆتان لە ئەسڵدا دکتۆرن و لێکۆڵینەوەشتان لە بوارەیە خوێندۆتەوە و ڕەنگە کردبێتیشتان جیاوازی چیە لە نێوان کەسێکە کە بە ڕۆژوو دەبێت و کەسێک کە بە ڕۆژوو نابێت واتە ئێمە بە درێژایی تەمەنمان خەریکی ڕۆژوگرتنین چی جیاوازیەکمان لەگەڵ کەسێکا بۆ دروستە بێ کەم پەرستشە ناکات بڵێ یەک باسی شتێک بکەین تەمەن لای خوا نووسراوە هیچ تەمەنێ بە نەخۆشی کورت نابێتەوە بەسیحەتیش درێژ نابێت چەند کەسێ ئەمرێ هەر نەخۆش نییە چەند کەسێکی بە درێژایی تەمەن ئەمێنێت و بە نەخۆشی بەڵام ئەم کاتێک کە بۆ دانراوە لە ژیانە بژی بەدەستی خۆتەدادا بە پاچی بژی یان دوو لە ئێوە بە پیسی بژی بەسیحەتێکی باش بژی یان بەسیحەتێکی خراپ بژی بەشێکی زۆری بەدەستی خۆتە قەدەری خوا بڵێ لەسەرت نووسراوە بەڵکو بۆت نووسراوە چونکە خۆت کردوتە تەفسیلێکی زۆر لە قەدەرا باس ئەوە نەکەین ئەوانەی کە بە ڕۆژوو بن سیحەتیان باشترە ئەوانەی کە بە ڕۆژووە بن فکریان باشترە ئەوانەی کە بە ڕۆژووە بن زۆربیان ئەلزایمەریان دوا ئەکەوێ ئەلزایمەر نەتەنها ڕۆژووی ئیسلام چکە خوا سوبحانه وتعالى خۆی رب العالمینە
ڕبی مسلمانان و غیری مسلمانانیشە ئەو کەسەی بە ڕۆژوو بێ ئەگەر بۆ خوا و بۆ مسلمان بە ڕۆژوو بێ سوودێکی لە دنیا و قیامەتە هەیە ئەوەشی بە ڕۆژووە بێ بۆ خوا بە ڕۆژوو نەبێ هەر سوودەکەی دنیای دەسەکەوێت چکە خوا ڕەب العالەمینە زۆر لە هەندێکان ئێستەیش ئەمسالی غاندی و غیری غاندی بە ڕۆژووە بن بەڵێ ڕۆژەکان هەمان سوودی تەندروستی وەرەگرن کەمێک کەمتر چکە بە قەناعەتێکی گەورەوە نییە ئەگە بە قەناعەتی سوودێکی زاری بەڵام ئەوە سوودی دنیای سوودی ئاخرەت نییە ئەوانەیە کە بە ڕۆژوو بن فەرقیان لەگەڵەوانەیە کە بە ڕۆژوو نەبن تەندروستیان دیارە هەر خۆتان ببینن خزم و کەس و ئەختیارەکانم ئەختیار و پیرێژنەکانمان ئەوانی کە بە ڕۆژوو بن هەر لە مناڵیەوە تا ئێستا بزان سیحەتیان چەنێ جوانە بزان فکریان چەنێ لە جێی خۆیەتی چەنێ دوورن لە خڕوفی و لە ئەڵزایمەر ئەو شتانە ئەمە هەمووی توێژینەوە ئیسباتیش کراوە دکتۆر یعنی من زۆر بەتەمەنم بینیوە چەنێ نەخۆشیش بووە ینی بە ئیمانەوە بە حەزێکی زۆرە و توێتی من هەر ڕۆژەکەم ئەگرم ئەو نە لە لای شیرین بۆ حەزی کردوشتێکی قەت خراپ نیە شتێکی زۆر باشە و ڕەحمەتە لەخوا بەزیار بێوشە بەروبوونەکەیان بینیوە کەواتە دکتۆر هەنێ هاوکارم بابەتێکی جوانی وروژان ئەگەر ئێمە ئێساکە دوو هاوڕێن من بە ڕۆژۆ ئەو بە ڕۆژوو نابێ ئەوە هیچ ئێساکە سوودێکی ڕاستە خۆمە بێ خانە سەرەتانیەکان لا چەند چەوری مەتوێتەوە بۆ دوورماوە بۆ 20 ساڵی تر بۆ باڵێن ئەگەر عمر باقی بێماین بۆ 10 ساڵ توزانم هەر چەندێکی تر جیاوازیم هەیە لەگەڵ ئەوەی ترمانە هەر مرتا خواردوێتی و منیش گومان ئەکید لە بەرگری گیانە جیازی زۆرە بەرگری کە ئیشە کار پێوترێ میمۆری سێڵی تیای میمۆری سێڵ لە ئێستاوە کە تەکوینە بێ تا 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی کە ئیشەکە کە لە ئێستەوە تۆ هەرچی کاتێک ئێستا تۆ ئەم ساڵ بە ڕۆژویت ئەو برادێک کە لەگەڵ تایە بە ڕۆژوو نییە ساڵێکی کە ئەویش قەناعەتی هێنا بوو ڕۆژووی گرت قەت ناگەیە بە توۆیە کاکەم 1 ساڵ دواکەوتووە 1 ساڵ لە میمۆری سێڵە دواکەوتووە ناگەیە بە توۆیە هەرچەنێ پێشبەرکێ لەگەڵا بکە بەڵام هەر ڕەحمەتی دەسەکەوێ لە کاتی خۆی کە دەستی پێکرد ئەو سوودانی دەسەکەوێ بەڵام قەت ناگەیە بە توۆیە دکتۆر با باسێک لە لێکۆڵینەوەکان بکرین لەسەر ئیعجازی زانستی ڕۆژوو بەڕێستان هیچ لێکۆڵینەوەیەکتان ئەنجام داوە یاخود ئەو لێکۆڵینەوانی لەسەرتان خوێندۆتەوە ئەو لێکۆڵینە بناوبانگانی کە لە دنیادا کاری لەسەر کرا و ڕەنگە زۆرێک لە مسلمانان ئەسڵەن پێی ئاشنا نەبوون ئەگەر ئاماژەیەک بەوانە بێ لەو بوارەدا چی کراوە دوو جۆر لێکۆڵینەوەی هەیە لە پزیشکیایی شتێکی پێوترێ کۆهۆرت ستەدی وەکو ینی لێکۆڵینەوەی کۆهۆرت ئەبێ دەست پێ بکەی لەگەڵ هەموو کەسێکە ژیانیان هەمووی ئەنووسیتەوە چیە و چی نییە دوای لە ئایندەیە چی ئەبن ئەوانی کە بە ڕۆژوو بوون چیان بۆ ئەوین بە ڕۆژوو نەبووچیان نەبوو ئەوە کەمی زەحمەتە لایمە بکرێ بەڵام شتێکی تر هەیە ریترۆسپێکتیڤی پێڵێ ئەوانەی کە بە ڕۆژوو بوونە ئیسە ژیانیان چۆنە لە خۆشی زۆرمان هەیە هەوکردنی ئێسکوشتیان هەبوو ئەوەی کە بە ڕۆژوو بوو زووتر چارەسەرەکرێ سوکتر چارەسەرەکرێ ئەوانەیشی کە بە ڕۆژوو نەبووە زەحمەتتر چارەسەرکرا ئەو لەبەر چاومانە خۆمان نووسیمانەتەوە هەمووشی نووسراوەتە ئەمە پێوترێ ریترۆسپێکتیڤ ریسێرچز کەواتە هەرچەند پرسیارم زۆرە لەسەر ئێعجازی زانستی قورئان بەڵام پێم خۆشە هەر تۆزێکتر لەسەر ڕۆژوو بەتایبەت لە مانگە پیرۆزەیە بابەتی ڕۆژوو جاران یانوت تۆبی باشترین یعنی هاڵێن تۆبی ڕۆژەوە بوو تا خێرپنتر و ئەوە با بڵێن قەڵەوتر بیەمە کەواتە سیحەتێکی زۆر باشی هەیە و مشکلێ نییە ئێستا تۆ بزانە بیردۆزەکەی پێچوانە بووەتەوە ئەڵێ تا ڕەشیقی بی اینجا تەندروست باشتری مەڕبووتری کەواتە دیسان و ئەمە نامان بەسێتەوە بۆ ئێعجاز زانستی لە قورئانە کە چۆن ڕایهێناوین مەسەلەن فەرمانمان پێکراوە ئێمە بێ ڕەشیق بینیان نەخێر زۆر خۆر بین و مصرفکەر بین و قەڵەو بین و ئەمانە قەت ئیسراف لە ئیسلامە بشتێکی باش بەس نەکراوە بە هیچ شێوەیەک نە ئیسراف لە خواردنە نە ئیسراف لە سەرفکردنە لە هەموو شتێکە ئیسراف هەر بە خراپە باس کراوە لە جسمیشە بەڵکو داوای تۆبە کراوە لەوانی کە مسرفن یەکێ لەوانش ئیمامی عومەر کە یەکێکە بینیە ئەڵێ دەسێ بە ورجیانە ئەڵێ مورگە چی ئەڵێوە ڕەحمەتی خۆی ئەڵێ نەخێرەوە ڕەحمەت نیەوە شتێکی خراپە بەسەر خۆتا هێناوتە ئەوە بێتاقەتیت پێەکە ئەوە گیانت تێکەدا بەڵکو ئەگەڕێتەوە نزیکی لعنەت بێت و دوو لە ئەو فەوە ڕەحمەت نییە کاکەم کۆن و ئێستێشەوە نەگۆڕاوە لە توژینەوە بەڵام لەناو عەشایری خۆمانە جاران حەزیان لە خرپنبووی حەزیان لە باریکەوە شتێکی ترە دکتۆر با باسێک لەوە بکەین لە کوردستاندا تا چەندێک گرنگی دراوە بەم لێکۆڵینەوە زانستیانە لەسەر ئیعجازی زانستی قورئان بەتایبەت و ڕۆژوو بەتایبەتی تر لە کاتێکا کەسانی ئەکادی زانستیمان زۆر زۆرە لە ئێستا لەخوا بەزاری ئێمە لە بواری توێژینەوە کەمێ دواکەوتون بەگشتی هەر هەموو مدڵ ئیست هەموو شەرق الئەوسەط کوردستانمانیش ینی شتی سیاسیە نێشتا ئیستیقرارمان نەکردووە بەداخەوە ئیستیقرارکەین ئەم توێژینەوە شتانە هەمووی لە ئیستیقراری سیاسیەوە دێ ئینشاءالله خوا ڕۆژێکی باشمان بەسەرا دێنێ ئیستیقراروش بکەین بەڵکو هێواشواش پێش بکەوین بەڵام لەو ڕۆژەوەی کە سنتەری ئێعجازی زانستی لە عێراق لە کوردستاندا دانرا کە لە سولەیمانیە مامۆستا شەماڵ موفتی بەڕەحمەت بێ مامۆستا نەشئەت غەفور بەڕەحمەت بێ ئەوان دایان مەزران کاریتۆر
دیاری قەسابە مجموعەیەکی تۆری زیرەکمان هەیە لە سلێمانی ئەوان ئەو سنتەریاندانا یەکەم مؤتەمەریش کرا یەکەم کۆنفرانس کرا و مجموعەیەکی توێژینەوە تەقدیم کرا لەخوا بەزارەوەیکی لەوانە خۆم بووم جایزەیەکم وەرگرت لەوەیانە توێژینەوە لەو کاتەوە دەست پێ لە ئیعجاز زانستیە ئیعجاز ئێمە تا ئێستا لە کوردستانە تەنها نەقڵمان کردووە لە خەڵکیەوە باسمان کردووە بۆ ئۆتمانی دڵی خۆمان و بۆ میلەتی خۆمان بەڵکو پێشکەون پێی بەڵام لە ئێستا بە دوای ئینشاءالله دوای ئەو سنتەرێ مبارەکەش لە سلێمانی دارا هێوا شواش ئینشاءالله ئیشێکی زیاتری لەسەر کرێ ئێستا ئیش کراوە لەخوا بەزیاری زۆر باشە کاکتۆ لە بڕێمە لە میدیایکی با بڵێن ئیسلامیان بە شانازیەوە ئەوەندەی تەجروبەمان کرد بێ ئەوانەی کە دژی دین قسەکەن کەمترین ڕەخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام و بەرنامەکەیەگرن لە ڕوانگەی خواردنیش و پاک و تەمیزیشەوەتە ئەوانش بەناڕاستەخۆدان بۆیان هەیە کە دینێکی پاک و تەمیزمانێ کەواتە ئەگەر فۆکسێکیش بخێنە سەر ئیعجازی زانستی لە قورئان و سنت لە زانستەکانی ترا بۆ نمونە کۆمەڵێک زانست هەیە کیمیایە فیزیایە یاخود فەلەکیاتە بابەتەکانی تر کە ڕەنگە مسلمانانیش پێیان خۆش بێ بزانن دینەکەیان لەو بارانەشەوە مەسەن چه ئیعجازێکی زانستی طبعا لە هەموو بوارێکە تەفسیرێکی زۆری یەک شتێکی بەسیط مەسەلەن لا قرآن الله سبحانه وتعالى فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم يعني سند ناخم طبعا بزماني عربي لا أقسم يعني بمعنى أقسم دي يعني سند خم بشوني أستيركان سندي شي زور قوريا باشا تو أستير خوي قوريا شوني كي قوريا أجبتو سند خوي بسند بأستير بخوي بلام كوترا بشوني أستيركان نزیکترین ئەسێرە لە ئێمەوە چەند هزار ساڵی ڕووناکی دوورە کە ساڵی ڕووناکی دەڵان کات نییە مەسافەیە هەر ڕۆژنایی ئەستێرەیەک بە ئێمە بگەیە ئەستێرەکە لە شوێنی خۆی نەماوە تەنها ڕۆژناکەمە ئەو شوێنی ئەستێرەکەمان پێنیشانەدا ئەستێرەکە چۆتە شوێنی چکە چکە زۆر هەموو کەون ئەخولێتەوە ئەو ئەسێرەیە کە لا ئەچێ دوای 1000 ساڵ ڕۆژنایەکەی پێ ئێمەگەیە ئەو کاتە ئێمە شوێنی ئەستێرەکە ببینین ئەمە ئاینشتاین دوای زیرێکیشی زۆر و قسەیەکی زۆر و ماتماتیکێکی زۆر اینجا کەوتی بە هیچ شێوەیە ئێمە سێرە نبینی ئێمە شوێنی ئەسێرەکان بینین لە قورئانە پێش 1400 ساڵ ئەو خوایی کە خۆی کەونی خەڵق کردو ئەسێری خەڵق کردو خۆی بۆ مایندا کردو ئەڵێ لا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم ئەوە شتێکی زۆر بەسیتە لەوە زۆر گەورەتری شەیە کاکەم دکتۆر ئەو لێکۆڵینەوە و ئەو بابەتانی کە لەسەر ئیعجاز زانستی هەیە تا چەندێک گەیشتۆ بە هاوڵاتیان تا چەندێک توانیتانە لە ناوەندەکانەوە ئەمە بۆ هاوڵاتیان ڕوون بکەنەوە یاخود ئەگەر کەسێک لێرەوە بیەوێ بە دوای ئەو زانستەدا بڕوە چۆن بتوانێت دەست پێ بکا بە سنتەری ئیعجازی زانستیمان هەیە لە سلێمانی بەشی خۆی مەجللەی نووسرا و مەطبوعی هەیە و سایتی خۆی ئەتوانی ئینشاءالله بەدوایەوە بگەڕێن بەڵێ ئینمانیش هەیە ینی وەلعەسرمان هەیە هەلە کەرکووک ئەویشە چاپەکرێ بەڵام وەکو نزیکبوونەوە لە میلەتیش ئێمە لە کەرکووک زیاتر ئازادیەکی زیاترمانەیە کە لە مزگەوتەکانە ئێستا باسیکن بە تایبەت لە ڕەمەزان لەغەی ڕەمەزان شاهێمانە بەڵام لە کوردستان کەمێ لاوازین لەولایەنەوە نازانم کێشەیەکی کەمێ ئاسایش و شتیوامان هەیە ئینشاءالله ئەویش هەلە بێ لەگەڵ دەسەڵاتە بۆی بتوانین زیاتر بگەین بە خەڵک چونکە ئومێدی ئێمە هەر ئەوەیە ئەم کەسە ئەم خەڵکانەی خۆمان میلەتی خۆمان پێش بکەوێ زیاتر تێبگەیە لە جیهانی خۆی و لە دینی خۆی زۆر جوانە کاک دکتۆر یعنی پرسیارێک هەیە کۆمەڵێک بابەتی زانستی هەن کۆمەڵێک هاوکێشەی زانستی هەن بۆ نمونە زانست و توێتی ئەمە ئاوایە بەڵام دوای ماوەیەک گۆڕانکاری بەم یاسایەتەوە بۆ من باسی سپۆرەکەی خۆم بکەم بۆ نویان کۆنتین گوندی کشت و کاڵی بۆ منە فلان شوێنە دوای کۆمەڵێک هەڵکۆڵین توێژن دەرکەوت نەخێر زۆر لەو کۆنتریشمان هەیە یعنی کرێ گۆڕانکاری تا بکرێت کاتە زۆر جار ڕخنەوە لێ گیرێن یا خۆت ساردکردنەوەیەک هەیە وەکو باس کرد کۆمەڵێکی ژەن کە مسلمانیشن و گرفتیشمانیە بەڵام ناکەونە شوێنی ئیعجازی زانستی دەڵێن نا تۆ شتێک بە زانستیەکەی هەیەم زانست ئەگەری هەیە بکۆڕێ بەڵام قورئان سەوابێتە سەرنجی بەڕێزت لەسەر ئەم بابەتە وەکو وتم پێت جارێ قورئان بە زمانی عەرەبی دابەزیوە زمانی عەرەبی هەر کەلیمەیەکی زۆر ڕاوە ئەکرێ جاروایە یەک وشەیەک ئێمە بە دووسێ سەتری کوردی ئەتوانی ئینجا ڕاوی بکەین بە دووسێ شێوەیش لە ئایندەیە زۆرە گۆڕێ بەڵام ئێمە چاوەڕێی ئەوە نەکەین ئاەتەکان بگۆڕین بیکەینە سەر زانست نەخێر ئەو زانستاری کە ئیسباتە اینجا باسیکەین یا زۆر ڕوونە نابێ شتێک باسکەین مەسەلەن ئەو ڕۆژە برادری باسی ئیعجازی زانستی ئەکرد لە قورئانە ئەیوت مەسەلەن سوورەتی نەمل ژمارەی ئەوەنەیە ئەوە ژمارەی کرۆمۆسۆمەکانی نەملە ئەی باسە سوورەتی بەقەرە ژماری دووە خۆ کرۆمۆسۆمەکانی مانگا دوو نییە
نابێ ئەو شتە کەمێ دوورە لە عەقل و لە زانست ئێمەش خۆمان ڕخنە لەواگرین بەڵام شتی تر هەیە مەسەلەن سابتە مەسەلەن وەکو پێتم وت حەدیثێکی صحیحە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو مێشەوا لێ بکە و ئینجاکە ئاوەکە یان شلەکەی بخۆرەوە یان ئەگەر یوسف ڕێدەوە شتێکی ترەوە فەرز نییە لەسەر بەڵام کە لە شوێنێکە ئاو نەبوو بیخۆرەوە کێشە لەسەری نییە ئەویان حەدیثێکی صحیح و ناتوانێت ڕاوە ناکرێ بۆ زیاتر ئەو مێشە بخەن هاو ئاوەکە و فڕێدای تر شتێکی تر نییە بەڵام هی وا هەیە دووسێ ڕووی هەیە لە ڕاوەیە ئەوەنە ئەوە نەکرێتە ئەجازی زانستی باشترە دکتۆر ئەگەر بێت و ئێمە بە زمانی عەرەبی بۆ بابەتی زانستی ئەجازی بگەڕین زۆر بابەتمان دەست ئەکەوێ ڕەنگە لە کوردستان تۆسە کێشەی ئەوەمان هەبێ پێت باشە لە داهاتوە چی هەنگاوێک بندرێ تا گرنگی زیاتر بەم توێژینەوانە بدرێ لە کاتێکدا زۆر پێویستە عینی زیاتر لە هەموو مسلمانان ڕەنگە زیاتر پێویستیان بێ سەبارەت بە دینەکەی خۆیان و حکمەتی هاتنی قورئان و ئاەتەکانی بۆ دەربکەوێت جارێ ئێمە لە وڵاتی خۆمانێ ئێستا ئەو تأکیدە و ئەو شتە زیادەی لەسەر زمانی ئینگلیزی ئەکرێ هیچ لەسەر عەرەبی نەکراوە هەموو ماڵ و مناڵمان ئێستا فێری ئینگلیزی بوونە ئەی بۆ فێری عەرەبی نەبن ئێمە خۆمان لە عێراقین هەرێمێکین لە عێراق تایبەتەکانیش هەمووی ئینگلیزی ئەگەر ئینشاءالله خوا بکات لە ئایندەیە جایش بینەوە بۆ جا ئەبینەوە وەکو سیاسی بەڵام لە شوێنمانە هەر دراوسێکەمان عەرەبە بەڵێ زمانی ئەوان بزانین زۆر لەوە باشترە کە زمانی ئینگلیز بزانین دوای قاڕەیەکە لە قاڕی ئەوروپایە فتأكيدكردن لەسەر زمانی عەرەبی بەڕاستی زمانێکی زۆر دەوڵمەنە زانستێکی زۆری لێ فێرەبین ئاینی خۆمان لەخوا بەزیارێ مامۆستای کوردمان زۆر و هەمووی ئەوانیان تەرجەمە کردەوە بەڵام تأکید بکە لەسەر زمانی عەرەبی شتێکی زۆر گرنگە یعنی حەزەکەم ئینشاءالله لە ئایندەی نزیکە محاولەکەین زیاتر نزیک بینەوە لە زمانی عەرەبی سوودێکی زیاتری لێ بین ئینشاءالله بۆ زانستی کاکتۆر وەڵام من سەرنجی بەڕێستم ئەوێ لەسەر بابەتێک ئەکە بگەڕێنە بۆ شارستانەتی ئیسلامی یەکەم ڕۆبۆرد یەکەم کاتژمێر یەکەم ئاش کۆمەڵێک یەکەم فکرەی فڕین ینی دنیایەک لە بابەتی زانستی لە کیمیا لە کوردیشۆ خەڵکی ئامەد ینی بەکەم ڕۆبەرتی دروست کرد جەزری سنتەری تۆش قساکەی سنتەرێک لەبەرکردنی قورئان گەورەترین سنتەری لەبەرکردنی قورئان و ئیجازەدانن بە قورئان لە کوێیتە ئەزانی بە ناوی مامۆستا جەزەریۆ نراوە تەسەوڕکەمانێ زۆربەی بیناڕێکسە نەزان جەزری زانایەکی نێو حەزارەی ئیسلامی کورد و خەڵکی باکووری کوردستان بابنە سنووری ئامەد دیار بکرد کە ئێمە شتا خۆشمان کاتە پرسیارەکەش ئەلێرەوە سەرچاوەگرێ ڕۆژگارێک کە دەسەڵاتی ئیسلامی هەبوو بەو شێوەیە زاناکان وردە بوونەوە و ئێجازەکانیانە کریا خۆ زانستەکانە دۆزیەوە ئێستا زۆر تعلیق مالیە دەنەڵێن چاوەڕێکن تا ئەوروپیەکان شتێک بدۆزنەوە کە دۆزیانڵێ خۆ لە قورئانەکەی ئێمە یا هەیە سەرنجی بەڕێز لەسەر ئەم بابەتە یەکەم وتم پێت ئێمە پێویستمان بۆ نییە کاکەم بۆی لەسەر ئاینی خۆمان بڕۆین ئەو شتانەی کە زۆر گرنگە بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هەموو مرۆڤێک خوا سوبحانه وتعالى فەرزی کردووە بۆی تۆ غیری تۆش بیکەی تۆ کە زانستیت و زیرەکیت بیکەی ئەو کەسێکی کە فەقیر عەقڵە و زۆر سادەیە ئەویش بیکە تۆ سپلتێک ئەکڕی ئەگەر مهندسی تەکییف بیت و ئەگەر پیاوێکی فەقیری سادەبی لە جادە هەمان فێنێکی لێ وەرەگری چونکە سبلتەکە تەواوی تر تۆ کڕیتە لەمار هەمان شت قورئان و ئەو شتانی کە فەرزە لەسەر تۆ سوودەکەی بە تۆ بە هیچیش فەقیریش ئەبێ بە هەمومان ئەبێ بەڵام بە دوای ئەوەیە لێکۆڵینەوەکەین بزانین چەندێ زانستی تایە بۆ خۆمان سوودی لێ بینین دوای بیگەینی بە جیهان ئەوە شتێکە یانە گە لە جیهانە شتێک باس کرا اینجا بڵێن وەڵا لای خۆمان هەیە یعنی ئەو ناڵێم کاکەم شتێکی زۆر فەراغەکە لە چی بکرێ لە بەگشتی بۆ جیهانی ئیسلامی لای خۆمان نییە برام توێژینەوەکانی موسڵمانان نەشر ناکرێ برام ئاسانکاریشیان بۆ ناکە ڕەنگە زۆر بربەست هەبێ لە دووسێ توێژینەوەم هەیە باسم کردووە لە دەرەوە لە ئەوروپا تا دێ ئەڵێ وەکو شمشێرێکە قاتە سەر ملت ئەڵێ تۆ ئایا قایلی بە ڕەگەزبازی ئەگەر قایلیتەوە توێژینەوەکە نەشر ناکەین ئەم شتانە باس ناکرێت لە عامەتە خەڵک پێی نازانێ دادەم پێی نازانم هۆمۆسێکشواڵیتی ئەگە پێی بڵێ وەڵا حەقی خۆیانەوە ئەو شتێکە و ئەوە اینجا کە دین توێژینەوەکەت بۆ نەشتەکەن بەڵام ئەو قسەیە پێشەوە نەشرەکرێ بەڵام کاڵی من بۆ قایلنیم ئەڵێ تۆ زانانی تەواو دوورکەوتیتەوە لە ژیانی زانستی توێژینەوەکانی ئێمان نەشر ناکرێت کاکەم هەر لەبەین خۆمان نامێنێ باسی دەستنوێژگرتنم بۆتان وت چەندێ باس ناکرێت دەستنوێژ ئەمە لە سوودی هەیە بۆ هەوکردن لە جان دوورەکاتەوە ئیلتیهاب لە جان دوورەکات زۆر باس کراوە هەر پێش کۆڤید و پێش ئیلتیهابات و پێش ئەو شتانە کەس هەر گوێ لێمان ناگرت کەس هەر قایل نەبوو قسەکەمان بەڵام کە مەیۆ کلینیک باسی کرد شتێک گەورە کرا و 2 ملیۆن دۆلاریان بە جایزە پێدرا من خۆم لەوێ بووم بینیم کە گاڵتەم هاتوتیان چی گاڵتەمان پێکەی وتم نەوەڵا گاڵتە ناکەم من ئەوەی کە ئێوە باسی یەکەن لە مناڵیەوە من ئەیکەم وتی بابەت توێژینەوەکەمان تازە ئێمە 2011 کردوان تۆ باسی مناڵەیەکەی وتم ئەو توێژینەوەی کە تۆ ئەیکەی فەرزە لەسەر من لە مناڵیەوە خۆم و باو باپیرم کردومانە دممان لە ڕۆژێکا 3 جار بۆ 5 جار ئەشوین لەخوا بەزیاد بێ بۆ ئیمکانێتە بەسیتی نەخۆشخانەکانی خۆمانەوە
هەوکرد منە ئەوەی ئێوەیە کە هەمووی ڕۆبۆت بەکاردێن ئەوە پێشکەوتون کاتە دکتۆر کەم تەرخەمی خۆمانە یاخود یانی ئەوەی کە بهێنینەوە کەسانی تر زوڵمی جیهانیە ئێمە باسی ئەوە نەکەین کە نەزەرێتی موامەرە و خەڵک هەمووی زوڵمان لێکا واکە بەڵام واقع ئەمە ئێستا زانستی و تۆژینەوە زانستیەکان و نەشرکردن زیاتر بەدەست لۆبیەکە ئەو لۆبیە دژی ئیمانە نە دژی ئیسلام دژی ئیمانە یەک تۆژینەیەکی زۆر جوان 50 دکتۆری سینی لەسەری ئیشی کرد تەنها لەسەر حرەکەی دەست و پەنجە بوو لە هەموو توێژینەوەکەیە 3 جار باس یەک وشەیە کراوە کە ئەمە دلیلی ئەوەیە کە شتێکی بەرزی زیرەک هەیە ئەو دەسەی دروست کردووە هیچیان نەوتووە نەیانتووە خوا نەیانتووە خوای مسلمانان نەیانتووە خوای کافران هەروتوانە شتێکی زیرەکی گەورەتر هەیە ئەم دەسەی دروست کردووە چونکە بە هیچ شێوەیەک ناتوانین بگەین بەوەی بزانین ئەم ئیعجازە گەورەی لە حرەکەی پەنجەی دەسا چییە 50 دکتۆری سینی بوون یەکەم جار نەشر کرا توێژینەوەکە نەشر کرا و جایزەیەکی باشیان پێدرا دوایی جەماعەتی داروینەکان کە لۆبیەکی زۆر گەورەی لە ئەوروپا وتیان ئەرێ لە 3 شوێن باسەوە کراوە ئەڵێ هێزێکی زیرەکە و چۆن شتاکەن هەستان وتیان بابەوە هە زۆر غەڵەتێکی گەورەتا کردووە ئێمەش غەڵەتمان کردووە کە نەشرمان کردووە ئەم توێژینەوەی هەمووی غەڵەتە ئێتوەوە تەحەیوز نییە هەستان ئەوان شوتیان بابە ئێمەش غەڵەتمان کردووە ئێمە سینین ئینگلیزی باش نازانین ئەوە مازان وەڵا هەر توێژینەوەکە بە تەواوی ئیلغا کرا هەر ئیلغا کرا تۆ ئەوە دژی ئیمانە کاکەم لۆبیەکی گەورە ژیان بەڕێوە ژیانی زانستی بەڕێوە بە ئەوانن بەڵام لەخوا بەزیاد حتا لە ئەوروپا چەند کەسێکەیە پژگیری ئیماندارانەکە ئەگەریش کەمن بەڵام حەق هەر حەقە ئینشاءالله ڕۆژێ دێ سەرەکەون دەنگمان بەرسەر بێلەوە کاتە دکتۆر هەوڵی بەڕێستان هەوڵی ئەو مامۆستایانی کە لەو بارەیە کار دەکەن گرنگەواتە هەر یەکێکمان ئەگەر لە ڕێی خۆمانەوە کارێک بکەین لەسەر ئیعجازی زانستی لەسەر زانستەکانی قورئان هەوڵێکی گەورەیە بێگومان کارێکی گەورەمان کردووە یەکەم جار لەسەر هەموو کەسێکمان ئەوەی کە فەرزە بیکەین بەبێ ئەوەی بەدوای سوودیا بگەڕین بەڵام ئینشاءالله سوودەکانی بە جوانی ئەکەوێتە دەستمان ئەوەی کە سنەتە چەندێک ئەتوانین بیکەین ئەویش نەمانتوانین ئەوەی کە مستەحەبە بکرێ ئەوەشی کە حرامە بە تەواوی لی دوورکەوینەوە زۆر باش کاکتۆر پرسیارێکم پەیوەندیت بە پسپۆڕی پزیشکیەکەتەوە هەمیش پەیوەندیت بە لێکۆڵینەوە لە ئەعجازی سنەت وەروە قورئان و سنەت ئێوارەیە و بە ڕۆژین و چەند کاتژمێرە یتر زیاد و کەم لە هەنێک لە وڵاتانی ڕەنگە لە 7 کاتژمێر زیاتر بێت تێرنانمان خواردووە هەستی شەکەتیەکمان هەیە یعنی لەسەر جۆرێک لە سنەتێکە یان با بڵێن وەکو ڕەمەزانان بۆ مسلمانی ملتەزیم وەکو واجبی لێ دێ ئەبێ بچین تەراویحکەین ئەم هیلاک بوونە بە شوێنی یا مەسەڵەن هەموو ئەڵێ من بێتاقەتم کورە ئەخرەمەکەی کاتی کوێوە تۆزێ درەنگتر بووایە ئازار زوو بانگی عیشایە وەکو پزیشکێک بۆ جونگەکان وەکو لێکۆڵەرەیەکیش لە ئەعجازی قورئان و سنەتە ئەمە چه هونەرێکی تایە بێخەبەر لە خۆمانەیەکەین بڵێ یەکەم بەرساگ یان گەدە و ڕیخۆڵەکان بە حرەکەی دەست و پاوە بەسراون بەتیابەت بەپا پاچەنێ بجولێتەوە ئەو ڕیخۆڵەکان زیاتر جولێنەوە تۆ خواردنێکی زۆر خواردووە لە ماوەیەکە طبعاً واجب وایە وەکو سنەت ئێمە شتێکی سوکم خۆی لە ڕۆژوشکاندنە لەبەر بانگە ئازان سەو سنەتە جێبەجێ ناکەین بەداخەوە بەڵام هەیە بۆ چونێکی زۆر جوان هەیە لەخوا بەزیاد ئێستا ئەبینیم زۆر ماڵە کوردەکانی خۆمان الحەمدولله یەکەم جا دەست پێکە بە یەک دوو خورمایەک و کەمی ئاو و کەمی شۆربا دوای چێ نوێژەکەیەکە دوای گەڕێت و اینجا خواردنەخوا تەمان ئەو کاتە برسێتی زیادەکەی شکاوە اینجا دێتەوە هێواشواش لەسەر خۆی خواردنەکەی خوا جاران خۆم لە بیرمە هەر لە مناڵیە هەر لەشکرێکرایە سەر سوفرەیە ئێستا لەسەر خۆی ئەکرێتە دوو بەش ئەوە شتێکی زۆر باشە بەڵام کە جولای تۆ چووی بۆ تەراوی خواتەوە گەدەکان زیاترە جولێتەوە ئیشێکی باشترە کاری خۆڵەکان جوانە جولێتەوە ئیسراحەتی زیادێکی جومگەکانی زیاد جولێتەوە نهائیاً هەوکردن و شت هەمووی کەمە بێتەوە لە جانە سوودێکی زۆرە ئەوە تەمان باسی حرەکاتی نوێژەکەی درێژابە یەک دوو ڕۆژمانەوەی کە باسیکەین بەڵام سوودێکی زۆرە لەخوا بەزیادێ ئینجایش تەراویح فەرز نییە کاکەم سونەتە ئەگەر بیکەی باشترە دکتۆر ئێمە دەرفەتمان نەما زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەجات عەباس زەنگەنە توێژەر لە ئیعجازی زانستی سپاس بۆ ئامادەبوونە لەگەڵمان بەرەکەت بە تەمەنتان بەرەکەت بە کەناڵتان بەرەکەت بۆ ئیشێکە بۆ ئیسلامی بۆ ئێستا بۆ کەرکوو ناکرێت نەچنەوە دکتۆر وڵات ئێشڵا بە سەلامەت دەگەنەوە دکتۆر گیان سپاس دەکەین گەورەتان کردین خۆشەویستی سەڵی عەزیزان ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ چپسی نینی تامێکی لە یاد نەکراوە چی جۆری برنجە تاقیم کردوتەوە واردنی کوردەواری نەبێت تێر ناخۆی بە چێژەوە خواردنەکان دروست دەکەم ئەگەر خواردنەکان بە تەنور و داربێ شتێکی ترە چەند ساڵە برنج تاقیەکەمەوە بەڵام هیچیان وەکو برنجی سەعید نەبووە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە لەم مانگەشە بە پێی بیرکردنەوەی کەسەکان و حەز و ئارەزوو و شوێنی جوگرافیایەکان گۆڕانکاری لەوش لە بیرکردنەوە و لەو ئارەزوو حەزانە هەیە ئەگۆڕدرێ هاوکارمان کاکە زمناکۆمان ناردۆتە نێو بازار لە نێو شاری سلێمانی دەچێتە لای هاوڵاتیان و دەپرسێت چ دیاردەیەکی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لا جوانە یاخود سەرنجدان ڕاکێشەیان بۆتان گرنگە ئێمەش لەگەڵێەوە پێکەوە بینەری چاوپێکوتنەکانی ئەوە بین. سڵاتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەت بە مانگی من کە مانگی ڕەمەزانی پیرۆزە لەگەڵتانە بم بۆ بەرنامەیەم جارە دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم بزانم چ شتێک لە مانگی ڕەمەزانە زۆر خۆش و چێژبەخشە بەلایەنەوە هەمومان دەزانین کە مانگی ڕەمەزان دێ گۆڕانکاری لە سیستەمی ژیانی هەمومان ناکات من دەمەوێت لەوان بپرسم بزانم شتێکی مانگی ڕەمەزانیان زۆر پێخۆشە لەگەڵمان نابن و بینەری وەڵامەکانی ئەوان من فەرموو لەگەڵ مانگی ڕەمەزانە بین چۆنە مانگی ڕەمەزان کە دێ گۆڕانکاری لە ژیانی هەمومان دروستەکە چ شتێکی مانگی ڕەمەزان لای تۆ چێژبەخش و خۆشە بەلاتەوە واللهی مانگی ڕەمەزان مانێکی پیرۆزە مانێکی پڕبەرەکەتە لە مانگی ڕەمەزانە هەست بەوەکەیت مەسەن چین و دەبێ پرسی دەبێ هەست بەواکەی کە بڵین خەڵکانێکی پێش مانگی ڕەمەزان کە برسین کە نەبوون دەستی هاوکاریان بۆ درێژکەیت هەست بە قەدری نیعمەتی خواجیان نەزانیت ئەو ڕۆژی کاڵێن ڕەمەزانە ڕۆژی پێشەوە دڵم خۆشە سەبوریمیە یعنی وەکو شتێکم دەستکەوت ئیسا هەر ئێمڕۆ من دوکان نارم منزەرا پرۆشم خەڵکی سلێمانی هەموو کەسێم ناسێ بڕوا بکە هاتوومەتە بازارەوە سەبتاحم نەکردەوە بەس دڵم خۆشە لە بەرەوەی بەڕۆژم هەر بەهاتنی پێت بەهاتنی کە لەگەڵ ئەڵێن ڕەمەزانە وەکو شتێ هات پێێتە دڵمەوە وایە
ئێستا خێرێکی چاکم کردووە لە دڵی خۆمە یعنی لەو ڕسمانە زیاتر ئیسفادەم کردووە بە ڕۆژۆکەش خۆشەکەی هەر زۆر بڕوا کۆنە سەبووری میە یعنی نییە وەزانم ئەم دنیای هەمووی منە یعنی وەزام ئەو خۆجانە بەس منی دروست کردووە کە من بە ڕۆژم ئەوە نم لا خۆشە یعنی خۆشین ڕۆژ لای من پیرۆستین ڕۆژ ڕەمەزانە هەر شتیوانە بۆ من ئەسکەر بووم لە ساڵی 79 لەو جنوبە بووم هاوین بووە پۆساڵم لە پیا بۆ پۆساڵەکە ئەوە ئەم منا بە ئەرزەکانی قیرەکە هەڵیەگر بەخوا بە ڕۆژوو بووم ئەو کاتش بەخوا هاتوومەتەوە خەڵک لەگەڵما بۆ لە پاسەکانی جوندی دابەزیون لە زێمنێ نانیان خواردووە کوردم لەگەڵاوە تێدی کاک ناسێەوە بۆ ناناخۆی وڵی تەبیعەتم وایە من نایخۆم حەزم لێتی هەتا مردن یەک ڕۆژ لە ڕەمەزان نەخۆم هەمووی ڕۆی و تۆش پاداشتەکە مسۆگەرە لە خواجان لە تۆ بە زیابی ئەوەتەی بیرم کردوتەوە بە ڕۆژ بینی وڵا بەلا ڕەمەزان کە دیە گۆڕانکاری لە ژیانی هەمومان دروستەکە یعنی لە هەڵسوکەوتمان لە ناخواردنمان لە سیستەمی ژیانمان تۆ وەکو خۆت چ شتێکی ڕەمەزان پێخۆشە حەزت پێ ڕەمەزان هەمووش خۆشەوە بەرەکەتەوە لەناو ئەوش گۆڕانکاریانە هەستەکەی چ شتێک زۆر چێژت پێدا لاین لە مانگی ڕەمەزانە جیاواز لە مانکانی بۆ نمونەی وایە دەڵێ کۆبوونەوەی سفرەی ئێواران زۆر خۆشە وایە دەڵێ عیبادەت و با بڵێن تەراویحەکانی زۆر خۆشە وایە دەڵێ ئەوەی کە فکر لە فەقیرەکەینەوەکەیتەوە بۆینی فەقیری و چانەوە بیرەکەوێتەوە ئەو شتانە بیرەکەوێتەوە ینی بۆ نمونە تەراویح زۆر پێ خۆشە لە ڕەمەزان ئەچی بە تەراوی چێشی لێ بینیت ئەی کۆبوونەوەی سفرەی ئێواران تا چەند چێژبەخشە بوت کە ئەوە لەگەڵ ماڵەوە کۆبنەوە ئایلەوی زۆر خۆشیانی ڕەمەزان هەموو شتێکی ڕەمەزانم پێخۆشە لە خوا بەزیابێ نوێژ و ڕۆژووی تاعات و هەمووی پێخۆشە عیبادەتەکانی ڕەمەزان بەزیابی هەمی جێبەجێەکەم هەر لە شەو نوێژەکەمەوە تا کۆگەمەبانی ئێوارە بەساقم سپاس دەکەم کۆبوونەوەی سفرەی ئێواران تا چەند بۆ خۆت و خانەوادەکە چێژبەخشە وەڵایی ئێمە خۆمان سێ نەفەرین طبعا باوکیان بە ڕۆژوونی هەر خۆم و کڕۆپچ کۆلەکەین ئیتر لە خوا بەزیابێ سفرە کەشمان کۆکراوە باشە ئاوەکە دانیشتن بەیەکەوە بەزیابێ لە خوا بەزیابێ چەند دڵخۆشی لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان وەڵام هەر زۆر دڵخۆشم پێی هەڵڵم خوا گیان تەمەنم بیت و بمگەین تەمانی ڕەمەزان کە وەختی مانگی ڕەمەزانیەت دوای خێرمان بۆ قوربان لە خوا بەزیابێ ئیشەڵڵا تەمەن درێژ بن و بێەوەی بن خوای گەورە لە دەرد و بەڵام موسیبەتتان پارێز و هەموو ڕۆڵی مسلمانان پارێز چ شتێکی مانگی ڕەمەزان چێژبەخشە و پێت خۆشە لە ڕەمەزانەکەی بین سفری ئێوارانی زۆر بەبەرەکەتە ماشەڵڵا تەراویحی خۆشە ئەنی هەستەکەی شتێکی جیاوازە جیاوازە لە مانکانی تر بۆ تۆ کردنی قورئان و ئیتر ئەو شانی زۆر خۆشانی وەکو تر نییە وەکو لە مانکانی کە نییە چێژی ڕۆحیشی لێ بینی ئەو شان ئەی چۆن ئەرۆڵا هەچ کەسی ئیمانی و عەقیدەی بەقۆت بێ دڵی زۆر بۆ مانگە خۆشە بەرمانکردنەوە ئەی چۆن مانگی لێ خۆشببوونیشە هەچ کەسێ بەتەمای ئەوە بێتەوە بە بکە ئەنی ئەو مانگە هەلێکە بۆ ئەو کەسە بۆ پاکبوونەوەی لە گوناح و ئەی چۆن خێرمان بۆ ئیشەڵڵا وڵی تر هەمووی بەیەکەوە دانیشێ لە یەک کاتە دەزەکەی بەنان خواردن بۆ نمونە ئەگەر ڕەمەزان نەبێ جاری وایە تۆ بەهۆی شوکارەوە ناتوانین لەو کاتایە لە ماڵەوە حازر بین هەرێکێ و کاتێک نانە بەهۆی ئەوە هەمووی لێ کاتا کۆبێتەوە خۆشترێتەوە جگەلەوە لە نانی دەرەوەی ڕەمەزان زۆر جار ئینسان هەندێک جار برسیشی نییە بەس هەر نانیشەخوا بەس ڕەمەزانە هەمووی برسێتی بە تاوم برسێتی لێ کاتاوێ بچێتەوە ماڵەوە بۆی نەبچێتەوە بە شوێنی دەبەرەوەی بەڵێ خی گەورێتان خۆ سەلامە بیاخوا بەخێر دووەمی بەرنامەکەماندا کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا مانگی پەرستش و مانگی عیبادەتەکان زۆر گرنگی دەدرێت بە نزیکبوونەوە لە خوای گەورە لە بەخشین لە هاوکاریکردنی کەسانی کەم درامەت کە ڕەنگە تۆ ئەگەر هاوکاری بێباوکێک بکەیت گەر هاوکاری هەژارێک بکەیت گەرتوانێت بەجەستەش بێ هاوکاری کەسێک بکەیت واتە بە دڵیش بێ لەگەڵ ئەو کەسانەیە بی خەمخۆریان بی هاوکاریان بیت ئەمە زۆر گرنگە بۆیە ئاینی ئیسلام زۆر گرنگی بە بەخشین و هاوکاریکردنەوە و مانگی ڕەمەزان
مانگی لێخۆشبوونە مانگی ئاشتەوایی و پێکەوە ژیانە لەم مانگە پیرۆزەدا پێویست دەکات کە ئێمەش دەست پێشخەریەک بکەین و بتوانین لەم مانگەیە کە ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە ببەخشین. بۆیە بە مەبەستا لە تەوەری دووەمە باز لە هاوکاری و بەخشین دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد هەورامی زانای ئاینی لە سەید سادقەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاو لەبێت. مامۆستا ئەجر و پاداشتی بەخشین ئەجر و پاداشتی بەخشین بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چییە؟ کاتوه بەخێراتنی کەناڵەکەتانەکەم خۆی گەورە پاداشتان باتەوە و بەرەکەت خاتە کار و ئیشتانەوە. بەڕاستی ماڵبەخشین لە ئیسلامە کارێکی زۆر پیرۆزە و قورئانی پیرۆز زۆر باسی کردووە و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئاماژەی پێداوە. یەکێک لە ئایەتەکانی سوورەتی بەقەرە کە خوای پەروەردگار فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. لما يتبيروزە دا خوای پەروەردگار باسی بەخشینمان بووەکە ئەوانەی کەوا ماڵی خۆیان ئەبەخشن. الذين ينفقون أموالهم في سبيل الله ئەوانەی کە ماڵی خۆیان ئەبەخشن لە پێناوی خوای پەروەردگارە. ماڵبەخشین کارێکی پیرۆزە و خۆشەویستە لای خۆی گەورە. بۆیە ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة وەکو ئەو وایە تۆ یەک دنکە گەنمێکەوە ئەینێژی کە تەماشەکەی کە ناشتت كمثل حبة أنبتت 7 سنابل في كل ثنبلة 100 حبة کە وەختێک ئەو دنکە گەنمە تەماشاکەی 7 لاچکی لێ ئەبێتەوە 7 لاسکی لێ ئەبێتەوە 7 بەش هەر دانەیەکیان 10 دانە ئەگرێت 10 گوڵ ئەگرێت 10 دنکە گەنمی پێوەیە. ئەو کاتەیە کاتە 1 بە 7 خوای پەروەردگارە فەرمێ كمثل حبة أنبتت 7 سنابل في كل ثنبلة 100 حبة لە هەموویە ئەکاتە 700 یعنی 1 بە 700 خوای پەروەردگارە فەرمێ پاداشتی ئەوانە ئەدەمەوە کە دینارێک ئەبەخشن بە 7 دینار. بۆیە ئەمە گرنگیە. و لە مەسەلەیەکی تراکەوە ماڵ بەخشین لە لای ئیسلامە کارێکی زۆر پیرۆزە و کارێکی زۆر گەورەیە. لە ئاەتێکی تراکە قورئانی پیرۆزە فەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. ئەفەرمێ بۆ ئەوەی کەوا ماڵەکانتان پاک بێتەوە لە ماڵەکانی خۆتان ببەخشن. خذ من أموالهم لە ماڵەکانی خۆتان ببەخشن. بۆچی ببەخشن؟ خوای پەروەردگارە فەرمێ تطهرهم وتزكيهم بها لەبەرەوەی کەوا ماڵەکان پاک بێتەوە ماڵەکەتان پاک بێتەوە و خۆتان پاک بنەوە و بەرەکەت کەوێتە ماڵەکەتان بەرەکەتی تێکەوێ ئەو سەرۆت و سامانی کە خوای پەروەردگار بە تۆی بەخشیوە بە منی بەخشیوە بە کەسێکی تری بەخشیوە. چکە ماڵبەخشین لە ئیسلامە کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر گەورەیە. بۆیە فەرمودەمان زۆرە لەو بارەوە. یەکێک لەو فەرمودانە کە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خير الناس أنفعهم للناس چاکترین خەڵک ئەو کەسانن کە چاکترین و خێرترین ئەو کەسانن کەوا أنفعهم للناس کە سوودیان هەیە بۆ خەڵکی. و لە فەرمودەیەک ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا دڵی مسلمان خۆش ئەکەن ئەو کەسانەی کە دڵی مسلمان خۆش ئەکەن ئەفەرمێ باشترین کردەوەیە کە دڵخۆشی مسلمانێک ئەکەن کە مسلمانێک دڵخۆش ئەکەن بەهۆی ئەو ماڵ و سەروەتەی کە خوای گەورە بە من و تۆی بەخشیوە. بۆیە ماڵبەخشین بەرەکەتێکی خوای پەروەردگارە بۆ ئەو کەسانەی کە بتوانێت بەهەشتی خوای پەروەردگاری پێ بکرێت. بەهەشت پێویستە کاکەوا بکرێت پێویستە کاکەوا ئینسان خۆی بۆ مانووکە وجاهدوا في سبيل الله بأموالهم وأنفسهم. يعني تەماشاکەی ئەفەرمێ خوای پەروەردگار تێ بکۆشن بەچی بە ماڵ و بە سەروەت و سامانتان بأموالهم وأنفسهم. ئەفەرمێ یەکەم جار بأموالهم کە بە ماڵەکانتان ببەخشن. تەماشاکەی پێش نەفس خوای پەروەردگار باسی ماڵی کردووە. بأموالی بە ماڵەکانتان ببەخشن. بۆیە بەڕاستی من و تۆی ئیماندار من و تۆی باوەدار پێویستەکە دڵی مسلمانان خۆش بکەیت
بتوانین کەوا دڵیان خۆشکەین بەو ماڵی کە هەمان چاکم هەم بوون تاقیکردنەوەی خۆی پەروەردگارە و هەم نەبوونیش تاقیکردنەوەی خۆی پەروەردگارە هەردووکی هەر بۆ تاقیکردنەوەیە کە من و تۆی مسلمان پێکردنەوە ئەتوانین بەو ماڵ و سەروەتەی کە خۆی گەورە بە من و تۆی بەخشیوە بە هەشتی خۆی پەروەردگار بەدەستێنین لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان خەڵکانی خێر و سەدەقەی زۆر دەکەن و ئێمەش وەکو مسلمانان کۆمەڵی خێر هەیە واجبە لە سەرمان یاخود فەرز کراوە بۆ نمونە زەکاتە سەڵفیترەیەک ڕەنگە کات و کۆمەڵێک ڕێنمایی تایبەتی خۆیە بێ بەشێکیشی هەر خێرە کەسێک هەیەی و ئەوێ بیبەخشێ دەمەوێ وەکو مامۆستایەک ئاینی ینی پەیامت بۆ کەسانێکی خێرۆمەنن زۆر جار لە سەرەتای ڕەمەزان خێرەکانیان دواخەن بۆ چەند ڕۆژێکی دواتر ئایا بەڕاستی لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگەر من بمەوێ چەند خواردن ببەخشمەوە خێر بکەم لە دەڕۆژی یەکەم لەگەڵ دەڕۆژی دووەم و سێمیش فەرقی هەیە بەدەر لە بابەتی سەرفیترۆ زەکات باسی خێرە گشتیەکەیەکەی هەمان خێر و سەدەقەم دەسەکەوێ ئەیان ڕێنمایی بەڕێز وەکو زانایەکی ئاینی هەر لە سەرەتای ڕەمەزانەوە لە وەسەتی ڕەمەزانەوە ماڵێک ڕەنگە پێویستی ئێستا بە خواردن بێ ئێستا پێویستی بە پارە بێ بۆچی چاوەڕێ بکەین تاوەکو بۆ نمونە 5 ڕۆژی ڕەمەزان بمێنێ ڕاستە فەرمن بەڕاستی ئەو وەختە ئینسانی مسلمان پێویستەکە تەماشای زروفێک و زروف و زەمان ئەوی تایە و ئەو دەوروبەرە ئەوی تایە ئایا پێویستەکە لە سەرەتای ڕەمەزان و هەتا زەکات ئایا پێویستە پێش خرێت ئایا زەکات پێویستە پێش خرێت هەندێک جار هەیە پێویستەکە کەوا پێش خرێت و هەندێک جاریشەیە ئەبێت لە کاتی خۆیان بدرێت و ئایا خەیر و سەدەقە باش و هایەکە لە ڕەمەزانا بکرێت باش و هایە لە شەوەکانی قەدرا بکرێت بەس ئەگەر مسلمانێک پێویستی بوو ئەگەر کۆمەڵانی خەڵک لە سەرەتای ڕەمەزانا بێ یا لە ناوەڕاستی ڕەمەزان یا لە کۆتای ڕەمەزانا بێت ئەگەر کەسانێک هەبوون لە سەرەتای ڕەمەزانەوە پێویستیان هەبوو و من و تۆی مسلمانیش ئێمە ئیماندار ئەوانەی کە خۆی پەروەردگار خوا پێداون بتوانن دەستگیرۆییان کرد بتوان هاوکاریان کەن ئەو کاتە کەی پێویستێتی ئەو کاتە ئەبێ من و تۆ ئاگامانیان لەوە ئەچێ من تۆ بڵێن جاکاکە خەی چەکە پەلە مەکە با بکەوێتە کۆتای ڕەمەزان کابرا نەخۆشە کابرا پێویستی هەیە کابرا پارەی پێنیە کابرا ناتوانێت پێویستیاتی ئێوارەی ڕۆژانی ڕەمەزانی باتەوە بۆیە پێویستەکە هەندێک ماڵی فەقیرمان هەیە هەندێک کەسمان هەیە داماوە نەخۆشە زۆر حاڵی خراپە یعنی پێویستەکە زەکاتەکەمان یا خەیرەکەمان پێش بخەین لەبەر ئەوەی پێشترکەوە پێشکەشیان بکەین بۆی کەوا ژیانی ئەوانیش وەکو ژیانی باقی خەڵکی تر خۆش بێت و بتوانن سفرەکانیان بڕازێننەوە خۆی پەروەردگار پاداشتی ئەو مسلمانانە باتەوە کەوا دڵیان بیریان لە لای خەڵکی مسلمانە کە ئاگاداری خەڵکی مسلمانن کە ئاگاداری ئەوانن کەوان نەبوون نەدارن کە ئاگاداری ئەوانن کەوا خەڵکانێک هەیەکەوە چاوەڕێی دەستی ئەواندا جا بۆیە بەڕاستی ئێمە ئەڵین ئێمە ئامۆژگاری مسلمانە بە ڕێزەکانەکەین ئەوانەی کە خوا پێداون بتوانن تەماشای زروفێکی ئەو خەڵکە بکەن و بتوانن هاوکاریان بکەن هەر کات پێویستیان بکەن مەرج نییە تۆ ئیلا بکەوێتە شەوەکانی قەدرەوە ئیلا بکەوێتە ناوەڕاستی ڕەمەزانەوە بەڵێ سەرفیترە بۆ کەتایی ڕۆژەکانی ڕەمەزان دەربکرێت و زەکات لە کاتە قەدرەکانە بێ بەڵام ئێشکرێت ینی چ کاتێک پێویست بوو ئەو کاتە بدرێ ئەو کاتە خێرە ینی ئەو کاتێک کە پێویستیاتەکە هاتە پێشەوە ئەو کاتە خەیر و پاداشتەکەی گەورەترە کە من و تۆی مسلمان لەو کاتە بیبەخشین بەو کەسانی کەوا چاوەڕێی دەستی بنوت بەڵێ مامۆستا هەر کە باز لە بەخشین دەکرێت یەکسەر بابەتێک دێتە ئاراوە کە بەچی ببەخشین ئەگەر من بڕێک پارەی زۆر نەبەخشم ئەوە مانای ئەوەیە کە ئیتر واز لە بەخشین بێنم و هاوکاری کەس نەکەم ڕەنگە من ئەگەر بۆن وونە بە بڕێک پارەی زۆر دەتوانم ڕەنگە بە بڕێ پارەی کەم هەر بتوانم شتێک بکەم کەواتە ئەگەر من نەمبوو ئەمە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئیتر من نەبەخشم و هاوکاری هیچ کەسێک نەکەم بەڕاستی قسەکەتان پرسیارەکەتان جوانە ئینسان بە پێی توانە و دەسەڵاتی خۆی ئەبەخشێت ئەو کەسێک کە زۆری هەیە زۆر ببەخشێت ئەوەشی کەمی هەیە کەم ببەخشێت جا بۆیە ئەگێڕنەوە ینی ئەو بەسەرهاتە معلومی جەنابتانە کەسێکەوە خەیرێکەکە لە گیرفانەکەیە بۆ نمونە ئەگەر 5,000 تیابێ 5,000ەکە نیوەی ببەخشێ وەک وایە نیوەی ماڵەکەی بەخشی بێ کەسێکیش ماشەڵڵا سەروەتێکی باشی هەیە
ئەچێ بەس زەکاتەکەی یا ئەچێ بەس چەند درهەمێک چەند دینارێکی لە پارەکەی چەند وەرەقەیەکی لە پارەکەی ئەدەبەخشێت ئەمە فەرقی هەیە لەگەڵ کەسێکاکەوە بۆ نمونە 5,000 لە گیرفانی هەیە 2,000 ئەبەخشێ یا دوونیوی ئەبەخشێ وەکوایە نیوەی ماڵەکەی بەخشی بێت کەواتە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێت واتقوا النار ولو بشق التمرة يعني ئەفەرمێت خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگەر بەلەتە خورمایەکیش بێت يعني مەرج نییە من و تۆ ئیلا ئەبێت پارەیەکی باشمان هەبێت تۆ بەقەدەر ئەندازەی خۆت من بەقەدەر ئەندازەی خۆم من چەندێک تەکلیفەکەوێتە سەرشانم ئەوەندە ببەخشم تۆ کەسێکی تریشکەوە خوای گەورە خوا پێداوە زیاتر دەسەڵاتی هەیە زیاتر دەسەڵاتی هەیە ئەوش با زیاتر ببەخشێت بۆیە ئەکەوێتە سەر ئینسانەکان خۆیان ئەکەوێتە سەر ئەوانەی کەوا دەستیان و دڵیان فراوان بێت و کراوە بێت بەرامبەر مسلمانان بۆی ئینسانیش بچی بۆ ئەمێنێتەوە لە قیامەتە ئەو خەیر و چاکەی بۆ ئەمێنێتەوە هیچ فریامان ناکەوێت ئەوە تا معلومی جەنابتانەکەوە کەسانێکەوە ئێمە من و تۆ ناسیمانە خەڵکی بە عام ناسیوێتی سەرۆت و سامانێکی زۆری بووە کۆمەڵێ لە کوڕ و کچی زۆری بووە هەر هەمووی بەجێ هێشتووە هیچی لەگەڵ خۆی نەبردووە ئەو چاکانەی بردووەکەوە لە ژیانی ڕۆژانەیە پێشی خۆی خستووە ئانی بەس ئەوە فریا ئەکەوێت بۆیە بەخشین یەکێک لەوانەی کەوا ماڵ و سەرۆتی خۆی ئەبەخشێت ئەو کەسە بەڕاستی کۆمەڵێ سوود و قازانجی دەست ئەکەوێ هەم دنیا هەم لە قیامەتە زۆر باش مامۆستا یەکێک لەو دانەی کەوا ئینسان ماڵ و سەرۆتی هەیە ئەبەخشێت ئەوەیەکەوە تووڕەیی خوای پەروەردگار ئەکوژێنێتەوە لای ئەبات ینی کە وەختێک کەسێ مسلمانێک ماڵێک ئەبەخشێت ئەگەر کەم تەرخەمیەگە بێ ئەگەر خوای گەورە لە تاوانێکی لە هەڵەیەکی کردبێتی بەهۆی ئەو خیر و خێراتەوە کەوا کردێتی خوای گەورە تووڕەیەکەی و ڕقلێبوونەکەی عەفوی لێ ئەدا و لێی خۆشە بێت لەبەر دڵی مسلمانێکی خۆش کردووە یەکێک لەو کردەوە زۆر خۆشەویستانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کردەوەی کەوا زۆر خۆشەویستە دڵی مسلمانی خۆش بکەیت جا بەڕاستی ئالەم زروفا کە زروفێکە بەڕاستی زمانێکە کەواتی کەوتوین زمانێکی مادیگەریە زمانێکە بەڕاستی کەسابەت قورس بووە بەڕاستی فەقیر و هەژار زۆر بوون و ئەوانەمان کە خوا پێدا بووین ئەبێ چاومان لە خەڵکی فەقیر و هەژار بێ و بتوانین خەڵکی فەقیر و هەژار بەسەرکەینەوە بۆ ئەوەی کەوا دڵی ئەوان خۆشەکەین خوای گەورەش دڵی ئێمە خۆشەکە چکە یەکێک لەو شتانەی کەوا ئەبێتە هۆکاری دڵخۆش بوون وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی ئێوەیەکەوە دڵڕەقی لا بچێت و دڵی خۆش بێ و ئارامی بە دڵی ببەخشێت ئەو کەسەیەکەوە یارمەتی هەژاران و نان بە فەقیر و هەژاران بدا و دەست بە سەر مناڵی هەتی وابێنێت ئەوە ئەبێتە هۆکاری دڵ ئارامی و دڵنەرمی و دڵ ئاسوودەی ئەو ئینسانە یعنی بڕاستی فرمودەمان زۆرە لەبارەی سوود و قازانجی بەخشین بە پێی توانا و قودرەتی خۆمان مەرج نییە ئینسانەکان ئیلا ئەبێ پارەی زۆری هەبێ ئەمجار ببەخشێت بەڕاستی تۆ چەندێکت هەیە مەعاشێکت هەیە یا کەسابەتێکت هەیە یا کرێیەک وەرەگری لە شوێنەکە بە پێی ئەندازەی خۆت ماگانەی خۆت بتوانە لەو پارەی کەوا خوای گەورە پێی داوی بتوانە هەر چەند کەمیش بێت بۆ نمونە ئەگەر مەعاشەکەت 500,000 تۆ ئەتوانی 20,000 30,000 50,000 ماگانە بە پێی توانە و دەسەڵاتی خۆت ببەخشی بە خەڵکی فەقیر و هەژار ماڵە فەقیرەکان بەسەرکەیتەوە هەتیوەکان بەسەرکەیتەوە بێنەوە نەخۆشەکان بەسەرکەیتەوە بەڕاستی ئەبێتە هۆی ڕووناکی دڵ و دەرونی تۆ ئەبێتە هۆی ڕووناکی ئاسوودەیی بۆ ناو دڵەکان ئەبەخشێت بەڕاستی یەکێک لەوانی کەوا لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارایە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 7 کۆمەڵ لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاران یەکێک لەو کۆمەڵانە ئەفەرمێ ئەو کەسانن کەوا بەدەستی ڕاستیان تەپیان پێی نازانی یعنی هەندێک جارێ خێر و خێرات پێویستەکە کەوا بە ئاشکرا بکرێت هەندێک جاری شەیە پێویستەکە بەنهێنی و پرسیارە دروستە بێت ئەگەر ئەیان زۆر خۆشەویستە مامۆستا ئازاد یعنی پێم خۆشە بە پێی ڕێنمایەکانی شەرع وەروایانی پیرۆزی ئیسلام قورئان و سونەت هونەری بەخشین زۆر جار منەتکردن لە بەخشینە بینین کابرا لەبەرەوەی هەیەی یاخود زەکاتەدا یان ڕەنگە هەر لەبەر بەڕاستی لەبەر خاتی خۆش بیکا ڕیایی نەبێ بەڵام ئسلوبی بەخشینەکەی جۆری گەیاندنەکەی بیدەنێ و ئەبێ هەڵیگری وەکو جۆرەك لە منەتکردن بەڕاستی ئەگەر کەسێک بێوێ لەبەر خاتری خوای گەورە ببەخشێ یاخود زەکات و سەرفیترە بدا دەبێ منەتی لەگەڵ بێیان هونەری بەخشین لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە چۆنە
بەخشینەی زۆر خۆشەویستە لای خوا بمانەوێت و نەمانەوێت ئەوانەی کەەوە ئاەتەکانی قورآانی پیرۆز ئاماژەی پێکەن بە فەرمودەکانی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم ئەوانیش ئاماژەیان پێکردووە ئەو بەخشینە زۆر خۆشەویستە لای خوای پەروەردگار کە بەخشینێکی نهێنی بەبێ منەتکردن بێت چکاکم ئاەتێکمان هەیە لە قورآانی پیرۆز باسی پوچەڵکردنەوە سەدەقە و زەکات و خێرەمان ئەکات کە ئێمە ئەی بەخشین بە خەڵکی و بەڵام منەتی لە پاڵایە خوا پەنامان بە بەڕاستی ئەگەر هات و ئێمە مسلمان شتێکمان بەخشی و منەتمان بەسەر مسلمانە کرد منەتمان بەسەر خەڵکییا کرد بەڕاستی ئەبێتە هۆکاری پوچەڵبوونەوەی کردەوەکەمان ئەبێتە هۆکاری وەرنەگرتنی ئەو کردەوە ئەو خێر و سەدەقەی کەوا من و تۆ کردومان وەختێک کە شتێکماندا بە کەسێ پێویست ناکا هیچ منەتی بەسەراکەین تۆ قەرزێکە بە خۆی پەروەردگارت داوە خۆی پەروەردگار بە هەفتە ئەوەندە پاداش دەداتەوە خۆی پەروەردگار بە 600 ئەوەندە پاداش بە من و تۆی مسلمانە داتەوە یەک بەدە پاداشمانە داتەوە یەک بە 600 پاداشمانەدەوە فەرمودەکان ئەفەرمێ جا بۆیە ئەو ئاەتە کە قورآانی پیرۆز ئاماژەی پێەکە لە خزمەتە ناباسی ئەەکەم بۆم ئەوەی کەوا مسلمانانی بەڕێز ئەوانەی کەوا گوێیان لەم بەرنامەیە وریابین ئاگامان لێبێ کە خۆی پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس پاشان ئەفەرمێم ئاەتەکە لە سەرەتاوە فەرمێ یا ئەیها الذین آمنوا ئێوە کەسانی کەوا باوەڕتان هێناوە ئیمانتان هێناوە بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەفەرمێم بەتاڵی مەکەنەوە سەدەقە و خێرەکانتان کەوا بە منەتکردن و عەزیەتدانی مسلمانان زۆر جار من و تۆی مسلمان هاوکاری کەسێکەکەین سیرەکەی یعنی بە شێوەیەکی نزم تەماشای بکەین خواپەنامان بە یا بە شێوەیەکی ناشرین تەماشای بکەین یا بە لە خواری خۆمانەوە سەیریکەین نابرای ئازیزم ئێمە مسلمانە بێ وریابین ئەو بە فەقیری خوای گەورە تاقی کردوێتەوە من و تۆ بە دەوڵەمەندی تاقی کراوینەتەوە بۆیە ئەوەی من و تۆ هەر تاقیکردنەوەیە ئەوەی ئەویش هەر تاقیکردنەوەیە خۆشببختی بۆ ئەو مسلمانەی کە ئەتوانێت لە ژێر تاقیکردنەوەکانی خوای گەورە دەربچێت بۆیە خوای گەورەکە لە ئاەتەکە ئەفەرمێ لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى بەتاڵی مەکەنەوە کردەوەکانتان بە منەت و بە عەزیەتدانی مسلمانەکەوا کردوتە بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس يعني وەکو ئەوەی وایە کە تۆ لەبەر خاتری ڕووپامایی بێت رئاء الناس کە وەختێ ماڵە بەخشی رئاء الناس يعني بەڕاستی ئەبێتە هۆی بۆیە من و تۆی مسلمان ئەبێ زۆر ئاگامان لێبێ یەکێک لەوانەی کەوا خوا پەنامان بە ئاگری دۆزەخی پێخۆشەکەی ئەو کەسەیەکەوە ماڵ و سەرۆتی خۆی بەخشیوە لە پێناوی خوایە بە ظاهری میوان دۆز بووە وەکو فەرمودەکە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆمانە گەڕێتەوە ئەفەرمێ سێ کۆمەڵ هەیە ئاگری دۆزەخیان پێخۆشەکرێت لە سەرەتاوە محاسبە ئەکرێن یەکێک لەو کۆمەڵانە ئەفەرمێ ئەو کەسەیەکەوە ماڵ و سەروەتی خۆی پەروەردگار پێ بەخشی و ئەی بەخشێت بەڵام خوا پەنامان بە لەبەر ڕیایە لەبەر ڕووپاماییە لەبەر دنیاە لەبەرەوەی خەڵکی پێی بڵێن میوان دۆسە میواندارە خەڵکی پێی بڵێن بەخوا کەسێکی سەخیە لە ڕۆژی قیامەتا خۆی پەروەردگار بانگەکە ئەفەرمێ فڵان کەس خۆی گەورەت و ئەو ماڵی پێداوی ئەدبەخشی بۆچی ئەدبەخشی تێرەکەی میوانی ئێهێناوە بۆ ماڵەوە خەڵکی زۆر خوڵکە کرد لە ناو مەجلیسا دەستیە کرد بە گیرفانی هاوکاری خەڵکیە کرد یعنی زۆر خۆی پێوە ئەنواند و دەرئەخست خوا پەنامان بە ئەم ئینسانە نێتی باش نەبوو نێتی ئەوە بۆ لە دنیای خەڵکی پێ بڵێن بەخوا کەسێکی میوان دۆسە و کەسێکی میواندارە و کەسێکی بەڕاستی کەسێکەکەوە لەوانەیەکەوە خەڵکی لە چواردۆری کۆبنەوە بەڕاستی زۆر سەخیە خۆی پەروەردگار بانگەکە لە ڕۆژی قیامەتە لە ساحی مەحشەرکەوە حسابی لەگەڵاکرێ ئەفەرمێ فڵان کەس تۆ ئەم ماڵ و سەروەتت بەخشی بۆچی بەخشیوتە ئەوژەڵێ پەروەردگارە لەبەر خاتری ڕەزامەندی تۆ ئەم ماڵ و سەروەتم بەخشیوە لە وەڵامە خۆی پەروەردگار پێفە چکای بۆ ئەفەرمێن لەبەر ڕیا بوو لەبەر ڕووپامایی بوو بەخشیت لەبەر ئەوە بوو کەوا خەڵکی پێت بڵێن سەخیە لەبەر ئەوە بوو خەڵکی لە ناو مەجلیسا دەنگ و باس و باست بکەن بۆیە ئەفەرمێ لە دنیاە بیست و خەڵکی باسییان کردی چکای ئەو نیەتە زۆر ئەساسە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگادار بێت لەو نیەتی ناودڵیە کە وەختێک ماڵ و سەروەت و سامان ئەبەخشێت ئەبێ زۆر وریا بێت و وریای ئەو ناودڵی بێ بزانێت لەبەر خۆی پەروەردگار ئەی بەخشێ ئەگەر لەبەر خۆی پەروەردگار بەخشیوەتی خۆی گەورە جێگەکەی بۆ پڕەکاتەوە و هیچ کاتێک ماڵ و سەروت و سامان
کەم ناکات بە زەکات بە سەدەقە بە خەیر هیچ وەختێ وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ وەکو ئاەتی قورئان ئەفەرمێ هیچ وەختێک ماڵ و سەروەت کەم ناکات بە سەدەقە و خێرەکانتان بگرە زیادەکە. زۆر جار ئێمە موسڵمان ئەگەر زۆر باوەڕمان هەبێ ئەو سەدەقە و خێری کەوا کردومانە ئەبێتە هۆکارێک بۆ ڕزگار بورمان لە نەخۆشیەکانمان لە بێتاقەتیەکانمان لە خەفەتەکانمان. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ دا و مەڕضاکم بالسەدەقە ئەفەرمێ چارەسەری نەخۆشیەکانتان بکەن چارەسەری دەردەکانتان بکەن بەچی بە سەدەقە بە خێر و خەیرات. بۆیە خوای پەروەردگار قەرزێکە من و تۆی موسڵمان ئەو سەرۆت و سامانی هەمانە ئەیدین بە خوای پەروەردگار قەرزێکە بەخوای ئەدەین لە ڕۆژی قیامەتە بە هەزارەها قات وەری ئەگرینەوە لای پەروەردگار. کاتەما مستەبا باز لە کەسانێکیش بکەین کە ڕەنگە هەر بگەڕێتەوە سەر ئەو پرسیارەی هاوکارم کە هونەری بەخشین تا چنێک پێویستە ئەم ماڵی کە ئێمە دەیبەخشین زەکات بێ پارە بێ هەر شتێک کە ئێمە دەیبەخشین بگات بە کەسانێک کە مستەحق بن شایانی ئەوە بن کە ئەم پارێ ئەم بەخشینە وەربگرن. کەسانێکمان هەیە وەک چۆن بە دەستەواژە عامەکە پێی ئەڵێن لە کۆڵ خۆی ئەکاتەوە ئەم پارێ بە کەسێک نادا کە ئیسفادی لێ بکە بۆ ئەوی کە خۆی گەورە ئەم خێری لێ قبولکە و پاداشتی بداتەوە. بەڵێ بەڕاستی وایە ئەوە زۆر باوە لە ناو خەڵکیە بە عام هەندێک جار هەیە خەڵک بە دوای حیلە شەرعیە ئەگەڕێ هەندێک جارەیە خەڵک بە دوای هەندێشتا ئەگەڕێک تۆزێک سەرفیترێ هەیە تۆزێ زەکاتی هەیە جێرەکەی چەندین پرسیار لە مامۆسایانی بەڕێزەکە ڕێگایان پێگرێت بەشکم شمولی کچەکەم بکە کوڕەکەم بکە نزیکەکەم بکە کەسانەکەی خۆم بکە یا دەری نەکەم یا ئەوێت وەرحاستە بە هەزارەها شێوە خەڵکمان هەیە بەس خەڵکی باش و خەڵکی چاک و خەڵکی خواپێدا و خەڵکی سەخیشمان زۆر زۆرە خەڵکێکمان هەیە بەڕاستی ماڵ و سەدەقە و خێر و خێراتەکەی نە لە ناو دڵیەتی بەڵکوم لە ناو دەستیەتی و دەستیشی زۆر کراوەیە و ئاوەدان کردوێتەوە خی گەورە لی وەربگرێت خی گەورە بەرەکەت خاتە سەرۆت و سامانیەوە. بەڵێ زۆر گرنگە ئەبێت ئەو ئینسانە هەوڵ بدات بیگەینەکە جێگای خۆ یعنی بزانێت ئەو ماڵ و سەروەتی کەوا ئەیبەخشێت ئەیدا بەچی ئەدا و بزانێت هەواڵ بپرسێت نەک ئەوەیش کەوا جاسوسی بکە بەسەر خەڵکیەوە چکایکم ئەبێ وریابین ئێمە ئەو خێرەی کەوا ئەیکەین ئەو سەدەقی کەوا ئەیکەین ئەو زەکاتی کەوا ئەیدین ئەبێت منەت بەسەر خەڵکیانەکە لە پێش و ئاماژەمان پێدا. بۆیە ئەبێت بزانین بەچی ئەدەین و کەسانێک هەیە کەوا جێگای سیقە و متمانن و کەسانێک هەیە وردەکاری ئەکەن بەڵێ خەڵکیشمان زۆرە هەندێک خەڵکمان هەیە کەوا لەوانە یانێ فێڵکەن و خۆیان بە فەقیرە دەن لە قەڵەم بەڵام خۆخوای پەروەردگار ئاگادارە خی گەورە دایناوە بۆ کێ زەکات ئەشێ بۆ کێ سەدەق خێر ئەشێ خی گەورە لە قورئان پیرۆزدا فەرمی ئەنەمە الصەدەقات للفقراء والمساکین والعاملین عەلەیها تا کۆتایی ئاەتەکە کە هەشت کۆمەڵی داناوە کە ئەوانە زەکاتیان پێبشێ. بەڕاستی ئەو هەشت کۆمەڵە من و تۆی موسڵمان ئەبێ بەراوردی بکەین لە ناو کۆمەلگاکەمانە بزانین ئەو کەسانە کێن و ئەو کەسانە ئایا لەو کۆمەڵانە ڕێگایان ئەبێتەوە کە زەکاتیان پێ ئەشێ و سەدەقەیان پێ ئەشێ و سەرفیترەکانیان پێ بدەین. بۆیە ئەبێ ئێمە وردەکاری بکەین لە بەرەوەی بزانین زەکات و سەرفیترەکەمان ئەگاتە جێگای خۆی. بەڵێ هەندێک کەسیشمان هەیە بەدوای ئەوە ئەگەڕێ ئایا ئەم پارە بیدەم بە خوشکەکەم بیت بە کچەکەم بیدەم بەڵێ ئەو شتێکی پیرۆزە بۆیە دەواری ژەڵێ خێر بۆ خوێش نەک بۆ دەروێش ئەنی ئەوەش واقعە تۆ ئەگەر برایەکی فەقیرت هەیە و خوشکێکی هەیە پێویستە کاتۆ خی گەورە دەسەڵاتی پێداوی باش وایە لا لەو بکەیتەوە لا لە نزیکەکان بکەیتەوە ئەوە شتێکی باشە و شتێکی پیرۆزە بەڵام ئەوەش نەبێتەوە تەنها خێرەکانت بەست چڕکەیتەوە لە خوشکی خۆت لە برای خۆت لە نزیکەکانی خۆت بۆیە بتوانیت دەستی شوقاوتر بێت بەشداری مسلمانانی تریشی پێ بکەیت و هاوکاری خەڵکی تر لە دووری خزمەکانی خۆشتۆ بەڵام ئەگەر خزمەکانی خۆت پێویستیان بوو واقعە پێویستە کاکەوە من و تۆی مسلمان ئاگامان لە خزمە نزیکەکانی خۆمان وەکو قورئان ئاماژەی پێدا وەکو فەرمودەکانی پێغەمبەری خوا وەکردە و کوردەواری خۆشمان باسی کردووە. بۆیە ئەبێت ئێمە بزانین و ئەوانەی کەوا زەکات و سەرفیتریان پێ ئەشێ کێن و لە ڕێگەی کێوە دەریکەین و بیدین بەکێ ئەبێ بیدین بە کەسانێکەوە جێگەی سیقە و متمانە بن کەوا زۆر جار ئەگەر من و تۆی مسلمان نەمانزانی کەسی فەقیرمان دەستنیشان بۆ نەکرا کەسانێکی اختصاسیان ئەوەیە مەڵی خەڵک ڕوویان هەیە
بە تایبەت مامۆستایانی ئاینی بە تایبەت کۆمەڵانێک ڕێکخرا و ئەوانە کەسانێک ڕویان پێکە و کەسانێک تەقە لە دەرگایانەدا و کەسانێک ئەناسن ئەوە پێویستەکە من و توێ مسلمان چینە خزمەتیان و زەکات سەرفیتکە و ئەوەی کە خوای گەورە پێی داوین و ئێمە ئەی بەخشین تەسلیمی ئەو پیاوە بەڕێزانەی بکەین ئەو کەسانی بکەین بە وەکیلەوە بیگەین دەسی ئەو کەسانی کەوا مستحقن و شوێنی خۆی بگرێ زەکات و سەرفیترە و سەدەقەکانمان. باشە زۆر باشە مامۆستا زانم بۆ بەڕێزی شت درەنگ وەختە بمان بوورە بەڵام ئیتر بابەتەکە تۆزێک گرنگە و دڵیان بینەرانێکی زۆریش پێیان خۆشە لە سوود لە ڕێنمایەکانی بەڕێستان وەربگرێ وەکو لەو دەرفەتەکەمەی مامانە دەمەوێت مامۆستا لە ڕوانگەی شەرعیەوە هونەری ئەوە بزانین چی بەخشینەکە زۆر جارە بینین ماڵی وا هەیە فەقیرە هەژارە ڕەنگە زیاتر لە چەند جارێک برنجی بۆ بڕوا یاخود جۆرێکی تر لە خواردنی بۆ بڕوا بەڵام ئەو پێویستی بۆ نمونە حەزی لە گۆشت بێ گۆشتی بۆ نەڕوایان بە پێچەوانەوە هەیە سەرپەرشتیاری ماڵەکە ڕەنگە ئیدارەدانی باش نەبێ خەڵک خێری پێیەکا بەڵام ناگاتە لای مناڵەکانی کەواتە مسلمانێک کە خوا ئەوەندەی پێ بەخشی و توانێت ببەخشێ یعنی نابێ ئەوەندەش بیر بکاتەوە کە بزانێت چی ببەخشێەوە و چۆن بیبەخشێت زۆر گرنگ نییە ئەمە ینی زۆر جار بیری لێ بکەینەوەمە. بەڵێ مامۆستا جان مامۆستا لەگەڵمانانەمە ئەوەی کە بینیمان باس لە هاوکاری و بەخشین بوو کۆمەڵێک ڕێنمایی مامۆستا بوو کە چۆن بتوانین لە مانگی ڕەمەزانە ئەم دەرفەتە بقۆزینەوە بۆ ئەوی بە باشترین خێر خۆی گەورە پاداشمان بداتەوە ئەجرمان بۆ بنووسێەوە ئەو بەخشینە ئێ بەخشین بەخشین بە کەسانێکی مستەحق. مامۆستا هاتەوە لا من؟ بەڵێ بەڵێ پێم وا بێ مامۆستا بە ئەگەر گوێت لە دەنگمان بێ کۆتا پێیامت بەڵێ گوێم لە دەنگتانە ئەگەر پێمان بڵێ لە ڕووی دەرونیەوە منی مسلمان کاتێک ئەبەخشم سەرەتا خۆم هەست بە ئارامی و وجدان مرتاحی دەکەم دواتریش ئەم بڕەپاری کە ئەی بەخشم بە کەسەکە سوودی لێ ئەبینێ. ئەگەر جوابێکی ئەم پرسیارەمان بیتەوە و ئەگەر بەڕێزیشتان قسەیتان ما بێ لە کۆتاییە بۆ بینەرانمانی بڵێ. بەسەر چاوم خی گەورە سەلامەتان کە یاخوا دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی عەزتان کێشاوە و ئێمەش مێدی قیامەت و پاداشتی قیامەتمان هەیەکەوە لە کاتێکا کەوا بەو شێوەیە کاتەکەی بڵێن درەنگ بێ بەڵام ئمێدمانەیەکەوە سوودی بۆ خۆمانە بێەوە بۆ دەوروبەریشمان هەبێت چکای ئەم بەرنامانە سپاسی خوا ئەکەین ئێمە داوە و بانەوازە گەیاندنی پەیامەکەی خوای پەروەردگارە و ڕێبازەکەی پێغەمبەری خوایە بە ئەجر و پاداشتی ئەزانین هیچ کاتمان و نابین لەو ڕێگا بە یارمەتی خوای پەروەردگار بۆیە بەڵێ پێویستەکە پرسیاری پێشوو بم بورە بە دوو کەلیمە بەشکم هەوڵدەم زوو تەواویکەم ئەویش ئەوەیە هەندێ ماڵ هەیە پێویستیان بە پارەیە هەندێک کەسێ پێویستیان بە خواردنە هەندێک کەسێ پێویستیان بە کۆمەڵێشتی ترە یعنی ئێمە بێ بزانین ئەو تەخسیس و ئەو ماڵانە دیاری بکەین و بیان ناسین و بزانین کێن چیان پێویستە چۆنیان پێویستە چۆن هاوکاریان بکەین بەڵێ بە هەموو شێوەیەکە بێ ئاگادار بین لێیان و بەڕاستی ئەوی پرسیاری دومیش کە بەڕێستان فەرمووتان ئەویش ئەوە زۆر گرنگە بەڵێ ئەبێ بزانین ئاسوودەیی یەکەم جار بۆ خۆمانە وەختێک کە ماڵێکە بەخشین دڵی خۆمان ئاسوودە ئەبێ بەڕاستی دڵمان ئیسراحەتەکە تۆ ماڵی مسلمانێ خۆشەکەی دڵی مسلمانی خۆشەکەی ئایا هەر ئەو ماڵە هەر چۆن بێت دوعایەکی خێرت بۆ بکەن تەماشاکەی خوای پەروەردگار دڵی تۆش خۆشەکە لەبەر وعدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من كان في عون اخيه كان الله في عونه يعني بەڕاستی ئەوەی کە هاوکاری خەڵکیەکە خوای گەورە هاوکاری ئەکا بەڕاستی جا هاوکاری خوای پەروەردگاریش زۆر فەرقیە لەگەڵ هاوکاریەکانی ئێمەیە بەڵێ ئەمە یەکەمیان کەوا خوای گەورە هاوکاریمانەکە و دووهەمیان تووڕەیی خوای پەروەردگار هاکانمان ئەسرێتەوە وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم چۆن ئینسان ئاگر بە ئاو ئەکوژێتەوە و بەڕاستی گوناه و تاوانیش ئەسرێتەوە بەو شێوەیە کەوا سەدەق و خێر ئەکا و چارەسەری نەخۆشیەکانمان ئەکرێ و بەڕاستی ئەچینە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارەوە لە ڕۆژی قیامەتە و لە دەرگای سەدەقە و خێرەوە ئەچینە بەهەشتەوە دوای دەرگایەک لە دەرگەکانی بەهەشت کە دەرگایەکی خەیر و سەدەقەیە ئەویشە شمولی ئەو ئینسانە ئیماندارانەکە کەوا ئەبەخشن لە ڕێی خوای پەروەردگارە ئەو دەرگایانە بۆ ئەکرێتەوە ئێمە سوودی زۆری لێوەرەگرین هەم لە دنیاە هەم لە قیامەتە یعنی بەڕاستی
ئاسوودەیی دڵ و دەرونی ئینسان بەبەخشین ئاسوودە ئەبێ بەبەخشین دڵخۆش ئەبێ مانەوە نەمانەوە ئەگەر من و تۆی مسلمان تاقیکەینەوە وەختێک کە تۆ هاوکاری ماڵێکی فەقیرەکەی تەماشاکەی خۆی پەروەردگار دڵخۆشی دەداتەوە خۆی پەروەردگار جێگەی بۆ پڕەکاتەوە خۆی پەروەردگار واد لێ ئەکاکەوە ئاسوودەیی بەناو دڵ و دەروونت بێت یەقینمان هەبێ ئێمەی مسلمان خۆی پەروەردگار وعدی خۆیەتی هیچ کاتێک ماڵ و سەروەت هیچ کاتێک سەردەقە و خێرەکانمان بە هیچ شێوەیەک ماڵمان کەم ناکە بەبەخشین چکای ئەو وعدی خوایە و وعدی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆیە کات زیاتر لە بەڕێستان نەگرین ئەنا لە خزمەتتانە هەر پرسیارێکی ترتان هەبێ بە پشتیوانی خۆی پەروەردگار بتوانین جوابتان بینەوە ئومێدمانەیە کە خۆی پەروەردگار سوودێکمان بەخشی بێ بە مسلمانان لەم ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەتانەوە خۆی گەورە سەلامەت و سەرکەوتوتان کە من لە خزمەتی بەڕێستانان هەر پرسیارە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە سێ ساتقەوە خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بووی هیوادارین هەمووتان سووتان لەو قسانی مامۆستا وەرگرت بێ سپاس یەکەین مامۆستا ئازاد هەورامی لە سێ ساتقەوە لەگەڵمانە بوو. وڵێ بینەرانی عزیز کۆی پرۆگرام و وەروە بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی مانگی منمان پێشکەشکردن وێ دەکەین سوودتان وەرگرت بێ وەروە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێ ئیشەڵا گەردنمان ئازاب بکەن میوانێکی ڕۆحسوک بوو بین ئیشەڵا لێرەشەوە حەقخۆیەتی بەڕاستی وادمداوە هەموو جارێک بە پێی وەجبەکان سپاسی هاوکارانمان بکەم ڕۆژانە لە مانگی ڕەمەزان زۆر هیلاکە بن لە وەجبەی کاک عادل عیزەت و کاکە ئەرکان و مامۆستا یوسف و کاکە دابان و وەروە کاکە هۆشمان ئەمڕۆ لێرەن دەستیاوانیش خۆشوێت تام درنگانە لەگەڵ ئێمامێنەوە هیلاکە بن لەگەڵ هاوکارم خاتوهۆنیا بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی بورن مانگی منمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە بن خواتان لەگەڵ دەست خۆش.